ڕاستێکی وای نبینم خۆی گەورە بەم زوانە کاتی هەبێبی لە حاڵی ئێمە و جەماعەتی کرێت و ئەم حکمی چۆڵکردنە بکاتەوە. بەڵێ ئیتر با بە خۆیان تەواو ئیتر مەزارگی ڕازاوایان هەیە ئەبێ ئاگیان لە ئێمە نەبێت. ئەسڵەن ئاخوای گەورە بابە من خراپم، من تێکدەرم، من بێڕێزم، من ئەم دایکە داماوی من چ تاوانێکی هەیە بێت ئاوا خەفەت بار بێت؟ بینیت؟ وەڵام نایەتەوە، بەڵام خەمە نەبێت. خۆمەڕۆم بە جۆرێک چارەسەریەکەم. ئەو حەمیدە لاسارە دووبارە شەو درەنگ بێت و خراپی پێیەکەم. هەرەڵێ خولی زۆر باش، خولی زۆر باش، لە کۆتایی شا بە بڕیار دەرەچێتەوە گێلە. دایە بەخوا زۆرم خۆشەوێیت. پێ بکەنە. سلام علیک. سلامم لێ کردی بۆ نەبێت چاوەڕۆی. وازانی وازی لێنم. سعید خۆت لادا پێم بڵێ چای بێنن. خێرا چایەکی بۆ بێنە. ئالو حامی تۆی؟ چی؟ مەگەر کوێری مامە؟ هاوڕینێک شتێک. ئەی خۆزگەم بە حاڵی. دەستم بدەرێ، دەستت بێنە بە یارمەتی. نا پێویست ناکە. خۆزگەوەنە شانسمە بوو من بوومایە لە شوێنی ئەو پیاوە. ناوچەوانەکەی ئێمەش وایە لە ترێلەیەکی هێژدەتایی دەین. سمێڵ زلێکی گوێ پانێتە دەرەوە 200-300 جنێوان پێداتوە ڕواوە شانس ئێمە هەمانەت خوا. میرزا نێڵی بڕوا با پۆلیس بێ بیپشکنی ئەیوانە. ئێ خۆ بۆ ئەم جۆرە ڕووداوانە پۆلیسیات چۆن هەیە بەڵکو پۆلیسی مەدەنیە. هەر کاتێ سیارێکی لە دایکت هەل بکە دەوری ئیرشاد بێت کەرە دێس. بێدەنگ بن. مەگەر تۆ خیرەتت نییە وا قسە بە ژنێکی تەنهاڵیت. داداگەڕێم بدێ وەکو پرتەقاڵ پێسی داکەنم. لات هەبێ و لاتانەی کۆن بوون کە چاویان لە ئاز ناموسی خەڵکی داخست. بڕۆ بابا چ پەیوەندی بە تۆ هەیە خۆتەکەی بە کەوچی هەموو قاپێک مەگەر خۆی خاوەنی نییە. ئاخر گوناحە کرم لە خودی درەختەکایە کە هەفتا قات مکیاجە کاتێتە گەڕەکەکە و دڵی کوڕەکان نەبات خۆی بەئادا تا چاوت دەربێت. خۆمە ئارایشت نییە، هەر لە زگماکیەوە ئاوا جوانم. خۆ ئازانێ بەو نەداری ئەو جلانی لەکوێ هێناوە؟ ئەی بابە خۆ دیارە لەکوێ هێناوێتی. ئەڕواتە ئەم بەرگ دوور و مەرگ دوورانە کارەکات و ڕسمی خەنە ناو ڕۆژنامەکانەوە. دارت لە کۆتاییە ئەوان یەکدا نەمان تۆی دەستی دوو لەبەر خاتری خوا بۆ کردن و لەبەر یەکەن ئەویشێ لە کۆڵانەکە پۆست بەسەر ئێمە لێدا. بڕۆ خوا ڕزقت لە شوێنێکی تر بدا بڕۆ. لێرە بە ئێستایەمەوە. ڕۆژە خراپە بەسەرە هێنم جەعفەر. کاکە وریابە مەگەر کوێری بەکوشتن نەدەیت. ئەمە ئەتاری نیە نمرەی لەسەر بێت ها ئەسووتیت. نەفرەت لە شەیتانی حەرامزادە
بۆچی جنێو بۆ داماوە ئەهید براکەم چاوت بپارێزە و ئاگات لە کارەکەت بێت و شەیتان خەتابار مەکە بەخوا ئەم خەڵکە چاک بێئەدەب بێئەدەب کامەیە چاوم کەوتە سەر ئەو بەڵگە و ناسنامەی کە دیار نییە هیچی دایک مردویەکە دزیوتە تۆ جارێ خۆت تێکەڵی شت مەکە هەم زیاتر لێت دێت هەم جوانتریشیت هەموو کەلوپەلەکان بخەنە دەرەوە بە تەواوەتی چۆڵیکەن چییە؟ هەمووتان شایەت بوون 100 جار پێم وت خۆت لەگەڵ من یەکلایی بکەرەوە نەچوو بە گوێیا و نەچوو گوناهم کردووە بابە موڵکی خۆمە ئەمەوێت بیڕوخێنم و باڵەخانە دروست بکەم چ پەیوەندێکی بە خەڵکەوە هەیە هەموو شتەکانم یاساییە ئەوەش ڕێگە پێدانەکەی بەڵێ بە گیانی پورت ئەگەر خەمت باڵەخانە و مڵک بۆیە هەموو دەقەیەک دوای کچ ناکەوتیت کاک حاجی ئێستاکرێ لە بەرخاتی ئەمام جارە ڕێگەی پێ بدەیت بۆچی نابێت حاجی جانیە مەخۆ ئەهلی دڵشکاندن نییە سوێندم مەدەن مەسەلەکەت کە و پارانەوە نییە گەیشتۆتە ئێرەم قەرزەکانی باوکی کە حەقی خەڵک بوو لەلایەک ئەو قیستەی کەماوەهی خۆیەتی ئەوەش لەلایەک ئەو خوشکتە بە تۆ چی؟ وازی لێ بێنن بابا هەمووی خەتای هاوشێوەکانی ئێوەیە ئەوە نە کاک حاجیتان بە کلکێ و بەستووە ناپیاوی خۆ دەرخەری بەلاشخۆرە هەر بووە کام کاک حاجی ئابڕووی هەرچی حاجیە بردوێتی ببوورە خوشکی ڕوحانی ئەگەر هیچ کەسێک نەت ناسێت ئەوە منەتان ناسم و ئاگاداری هەموو شتێکم کاتێک بە دەور تا سوڕێنەوە لە شەقامەکانی جوردان و فریشتە خەریکی ڕابواردنی بیر لە چیەکەیتەوە لەبەرەوەی دوو کوڕی هەرزە بخەیتە داوەکەەوە هەڵیان خەڵەتێنی گەڕەکەکەت بە تەواتی تێکداوە تێگەی بیر و هۆشیە و پیاوەکانت تێکداوە من ئەگەر بتوانم وڵامی ئەو خێزانانەش بدەمەوە ناتوانم وڵامی خوددا بدەمەوە کە ماڵەکەم بە بەدڕەوە شتێک بەکرێداوە ئەو بۆکوێ ڕۆیدادا تەلەفۆن بۆ ماڵەوە کرد وەڵامت نەدایەوە داوە برای بەغیرەت بە تۆچی خەریکم بۆ کوێ ڕۆم تەلەفۆنەکە بە ئەولاتر بۆنی شیری دەمت خنکاندمی مناڵ هەروواوتم بابەگیان نیگەرانت بووم دوای ئەوەش مەگەر تۆ پێت نەوتم پیاوی ماڵەوەم پێویست ناکە نیگەرانی من بیت زووە گەڕێمەوە بۆستە بزانم ئەی خۆت لەکوێی پیاوی ماڵ هینا ئەم شەوانێ زیادەمان هەیە بە بۆ نەوەی تاقیکردنەوەکان نزیک بۆتەوە لەوانێ دەنگ بێمەوە نیگەران مەبن وانەکە تاڵبوو یەکسەرە چی تۆ ماڵەوە ها خۆش تێپەڕی خانم بۆ کوێ کرێکەت کووە کرێیتر بۆچی بڕۆ بابە خوا لە شوێنێکی تر ڕزقت بداتێ مەگەر من تەکسی دەستخۆشیم شەو کاتمە ماڵا بێت تیکێ بوو ماڵم ناڵم بەرمەوە زۆر گوێم لەو قسانە بووە کرێکم بدەرێ هەم چاو باشقاڵیت کرد و هەم کرێشتەوێت کە خەڵکە چێ بۆ سینەما بۆی دوو هونەرمەندی جوان ببینێت پێویستە بریت بکڕێت بیگرە برسی خۆ من دڵم لەسەرینە بەس زەهری مارت بێت گۆشتی پێ نەگریت ئەفسانەگەر بێزار تەکا پێم بڵێ هەر ئێستا گوێ خەمە دەستیەوە تۆ سێرم کە کەسێکەوە نە کەسێکی تر تەریق ناکاتەوە کە خۆشی بوێ کلکت لێ ڕوا بوو منیش لە بنا بۆم بڕیت خۆ من بێزارکردنی بەڵام خوێڕیم قبولمە بریندارم وەکو دۆڕاوەکان بەڵێ بریندارم ئیتر عاقڵە بم بەڵام بێڵە وەکو پیاوێک بێڵە بە ئاگام لێت بێ بێڵە سێبەری سرت بم بێڵە بێمە خواست بێنیت ئەزێتە کێشی بەخوا ژن پیرۆزی خۆی هەیە بۆ ئەوی ببیت بە سێبەری سەری ئەبێت پیاوە بیت نەک تەنها نێر یعنی پیاو نیم من پیاو نیم ئەفسانە پیاوانی جارە ناموسی گەڕەکەکان ناموسی خۆیان بوو نەک لەسەری کۆڵان ڕێیان بگرن وەڵا ڕاستەکەی کچانی جارانیش هەزار دانە سوورە و سپیاویان نەکرد و بێن بەسەری کۆڵانەکە چۆبکەن و بێن و بڕۆن ڕێگەیان نەدا هەموو پیاوی لە گۆشەیان لە پەنجەرەیەکەوە تاعلیقیان لێ بدات چی ئەوە بە پشتە دەستمە کێشم بەدەم تا جعفەر ئافی خراپت بەسەری ئافی بەگیانی جعفەر خراپت بەسەریت ئێستا کەی کاتی هاتن بوو
ئێستا کە نووسینگە قەرەباڵخە و هەمویان لێرن وتم دوای کاتی دەوام وەرەیەرە ببوورە حاجی خانم خۆت باشە زانی من لەم ژیانەدا هیچ کەسێکم بە ئەندازەی تۆ خۆش نەویستووە لە ڕوخساری ئەم کچەشدا ڕوخساری تۆوە بینم وتم کە ئێستا بارودۆخی ئێمە باشە با خێرێ بکەین و دەستی ئەم کچەش بگرین کە لەبەر خاتری هەژاری نەداری تووشی بەدڕەوشتی نەبێت ئاجینا خۆتە زانی هیچ کەسێک ناتوانێت جێگەی تۆ بۆ من پڕ بکاتەوە کاک حاجی من وامزانی میوانت هەیە کەچی تۆ لەگەڵ خۆتا قساکەی ئاخر هەمێک شتێک هەرەوە سەرداخێت و دێتە ژوورەوە ئای بابا بۆ مەگەر من بێگانم زۆر باشە بڕۆ خۆت کۆکەرەوە بڕۆ من کەمێک کارم هەیە وە کاکە ڕەزەویش بنێرەوە با بڕۆ منیش بڕۆم تۆش بڕۆ باشە ئۆ چەند چاوبرسی لێیە وایە لەم چاوبازانە بە دوورمان بگری داڵغەتان لەکوێیە ئاگاتان لە کارەکانتان بێت لەگەڵ حاجیتان وعیدم هەیە حاجیمان نییە بەڕێوەبەرمانە اینجا بەم سەر و شکڵ و ماکیاژەتەوە باوەڕ ناکەم ڕێگە بدا بچیتە ژوورەوە پێویست ناکات تۆ ڕۆڵی ئیرشادم بۆ بنوێنیت پێی بڵێ ئەفسانەیە خۆی پێ دەڵێت چی بکات حاجیتان خانم بەڕێوەبەرمانە حاجیتان بەڵێ کاک حاجی خانمێ کاتوە بۆ ئێرە و هەبزانم بە هەڵەش هاتووە ئەڵێ کارم بە حاجیە ناویشی ئەفسانەیە ئێدەڕێنمایی بکە و بابێتە ژوورەوە ئەوەش دەبێ هەر من پێت بڵێم دڵنیای ئاخر تۆزێ سەیرە ها حاجی ئەتەوێ منیش لەگەڵی بێمە ژوورەوە تەلەفۆنەکەی بدەرێ ئەی کچە سکرتێر باشە بەسەر چاو ئیشی بە تۆیە خانم سەلام عەلەیکوم زۆر بەخێر هاتی ئەگەر بارک نەبێت ئەو پەرچەم و زولفەت داپۆشە لێرە لە بەردەمی خەڵکی جوان نییە تۆ ناتوانانی دەمی ئەمانە بگریت ئەوە چیەکەی کاکە ڕەجەب داڵغەت لەکوێیە ئەو خانمەت سووتاند ئاگات لە خۆتە چیاڵێ کاک حاجی ئەم خانمە خۆی لە مندا و چایەکە ڕژاند و منی سووتاند کەچی تۆ بەم دەڵێ ئاگات لە خۆت بێ ئەو خانمەت سووتاند فەرمون فێڵ باس خۆش تێپەڕی پێویست بە میوانداری ناکە بڕۆ کەمێک ئەو سیارە بشۆ ئێوارە دەمانێت بچین بۆ مزگەوت بەسەر چاو کاک حاجی شەڕی پێیە بۆچی وەستاوی دەبڕۆی تر بڕۆ دوای پاکی بکەرەوە زۆر باشە ڕۆم زۆر جۆن ڕۆڵە گێڕیت ها نە بەو کارانەی لەخوا شارت نە بە حاڵ وەسعی سەر و شارت بەخوا نایی موسڵمانان هاوشێوەکانی وەکو تۆ خراپیان کردووە لە کۆتایی دەواسکە ئێمە خۆیدا بەدەستەوە و ڕەزاماندی دەربڕی بۆ گفتوگۆکردن ئاسک چییە خزمەتکارتم وەک بڵێ ئێستا ئێمە قالۆنچەین و تۆش چەک و بەڵگەکانی باوکی خوا لێ خۆشمم وەکو نەعلایی بەسەرمانە دوور لە تۆ قالۆنچەی چی؟ تۆ تاوسیت خانم ئەگەر تۆ ئەم تۆزە پارە و پولە و مڵکەت نەبوایە کەس حسابی فرسێکی بۆ ناکردی هەتا تۆ بتەوێت لە هەژارێکی وەرگریت خۆیمەوە مڵک و سامانەمان خستۆتە ژێر پێی تۆ بۆ ئەوەی تۆ لە شەقامەکان نەسوڕێتەوە خانمی تاوەس وە تا ئەوەی خەڵق قسەت بۆ دروست نەکات وە نەشڵەن قسی شەقامی ئەوانی لەسەر شەقام سەرەکەون شەقامین ئەوانی کە سەریانەخن شەقامینین پێیان بڵێ بە چای کۆریان جوان بکەنەوە تا بزانن ئەوە جڵەوی ئەوانە لە دەستی ئەفسانە نەک جڵەوی ئەفسانە لە دەستی ئەوان ئێستا بۆچێ بەو خێراییە جارێ جڵەوی گەڕک لە دەستی تۆدایە تۆ دیار نییە کە چیتە بە خێرایی فەرمانی چۆڵکردن ئەهێنیت دوای پەیامی قوربانت بم بۆ نێریت ئامایانە ئێستا بووی بە ئەهلی مامەڵە فەرمودانیشە تا لە خزمەتان عەرزی کەم چییە شەڕیانە؟ ئۆی تۆ پێش ئەوەی بێتە ژوورەوە بۆ لە دەرگا نادەی چەند جاری بڵێم کاتێک دەرگاکە کراوەتەوە لەکوێی دەرگاکە بدەم ئێستا چی بووە؟ جارێ ئارام بگرە ئەڵێم تۆ ناچارنی تاوەکو باجی قەرزەکانی باوکی خوالی خۆش بوو بدەیت هەموو ڕۆژێک شەڕ واژاوە هەموو ڕۆژێک ئابرۆچوون قسەی کۆتاییت بەڵێ چیت لە گیانی منەوێت من دەمەوێت تۆ خۆشبەخت بکەم ڕازیان ناڕازی وڵامەکەی تەنها یەک وشەیە بەڵێە بەچی بە پارە؟ یەکێک چەند پارەیە ئەویان خۆ خۆم پێیا یەکەم ئەو جۆرە پارە پەیداکردنە حەڵال نییە بە قۆڵ بڕێنیاموە و ئازیزی من تۆ ئەبێ پارە بە حەڵالی پەیدا بکەیت
ئەو پارەی تۆ حرامە تاوز خانم تۆ وا بیر دەکەیتەوە بۆ تۆزە پارانە ئەتوانی پارەی ئەم چەک و بەڵگانە بدەیت بەڵام ئەگەر لەگەڵ من ڕێک بکەویت من تەواوی ئەم بەڵگە و چەکانە ئەخەمە سەرمارەیەکەی تۆ ئەزێتە بێ بۆ تۆ چەند جار بێڵم من نابمەژنی کەس هەر غەڵەتێک پێیان خۆشە ئەیکەن بەڵام کە ناوی شەرع و یاسا و عورفیەت ئەڵێن ئاخ بابەجان هاوسەر گیری کاتی ئەڵێم وەکو سیمکارتی متمانە هەمیشە ئەمێنێتەوە نا ئەمەیان شایانی شەحنکردنەوەیە ئەم هەموو کچە لەم باڵەخانە و مڵک و شارەیان بۆچی من هەلەف تەنها لە دەمی بز ناشیرن نەبێت ئێستا تۆ لە دەمی مندا شیرن دەرچووی بابە من تۆم خۆشەوێت تاوانە؟ تاوان کە نا بەڵام نەتبیستۆ ئەڵێن گەر ئیشقی پێری سەر هەڵبات بەرەو ڕسوایی تەبات یەکەمیان عاشق بە پیری و گەنجی نییە دوو هەمیش کاڵێن دوو کەڵ لە تەختە بەرزە بێتەوە سێمین من هێشتا ئازمموی عشقم نەکرد بوو کە ئەم چاوەیانم کردەوە بینیم دەستی حاجی خانمی خاڵێ خۆشببوویان خستە ناو دەستمەوە چاوەکە تریانم کردەوە بینیم کە ئایداد ئێمە لە کوێین دنیا پڕەتی لە حۆری کاش کەچی ئێمە خەریکین لە بەهەشت بە قیز بۆیە گەڕێین چی بوو؟ ئەوە چیت بەسەر هات؟ خێرا پرداغێک ئاوێک شتێک بێنن ئەم خانمە بوراوەتەوە نانە تەلەفۆم کە بۆ ئەمبوڵانس تۆ بۆ لێرێ نەموت بڕۆ بۆ ماڵەوە حاجی وتم ئەم منداڵەوە کووەوانی تر پێویستی بە قەنداخەیە با بێم یارمەتیت بدام لە کاتی خۆیان خۆشت پێویستە بێت نا حاجی بۆ ئێوە هەمیشە مریشکی هاوسەکان قازە ئێمە هێلکەی مریشکەکەش نین دەم درێژ بوویت خێراکە خێراکە ها خانم جان بیخۆرەوە قانداغا بیدە بەمێ فەرموو بەڕاستی تۆ ئێمە ترسان خوانەکانە خۆشێک شتێکتان نەبێت نا بابە من نابەسوا دیارەیەکێکی ترە لێرە نەخۆشە دەیەوە بڕۆنە دەرەوە بڕۆنە دەرەوە بڕۆنە دەرەوە تۆزێک هەوا بێتە ژوورەوە کاک حاجی ببوورە هەوا لە پەنجەرەیەتە ژوورەوە پەیوەندی بە ئێمەوە چییە زۆر باشە دەیەوە بڕۆنە دەرەوە خێرا بڕۆنە دەرەوە جان هەستە با بڕۆین فەرموون ئەرە تۆ لە پڕ چیت لێ هات بە تۆ چی ئەگەر ئەمبوڵانسەکە هەواڵم پێ بدە ئەمبوڵانس بۆچی تۆزێک سرم گێژی خوارد بەڵام ئێستا باشم ئەمبوڵانست ناوێ حاڵت باشە بەڵێ سیر کە ئەو قسانەی کە کردمان هەر لە نێوان خۆمانەمێنێتەوە لە نێوان دوو مرۆڤی عەقڵ و پێگەیشت و نەچی لە گەڕەکەکە قسە بکەیت و بڵای بکەیتەوە ڕسوامە بکەیت خۆم تێگەم تۆ مرۆڤێکی ئابڕووداریت بە حساب ئەبێ هەفتەیە کاتمان پێبیت ئەگەر وڵامەکەت نەخێرە بۆچی هەفتەیەک درێژە بکێشێت منیش فەرمانی چۆڵکردنەکە دەدڕێنم تاوەکو تۆ بتوانیت بە ئازادانە بڕیاری بەڵێ بدەیت ئازادانە ئۆخای قەنداغەکە چەندە کاریگەر بوو زەختت بەرز بوویەوە سپاس بۆ ئەخ چونکە تۆ هەموو ڕۆژێ ڕوخساریە بینیت بۆ تۆ ئاسایە زەختیشت ئاسایی بێت ماشەڵڵا چه بلیمەت و زۆرزانی تۆ مەیمون هەرچەند ناشرنتر بێت بەزمی زیاترە ئاخ حاجی ئۆخایش سپاس بۆ خوا بەخێر کۆتایی پێهات هەی هەی بەڵگەکان ئەی مارمێلکەی دەست بەدەستی خۆت خستە ناو تەڵەکەوە ئێستا بسوڕێت تا بسوڕێم سەلام عەلەیکوم ساتودەیە سەلام خانم یەک دەقەوەرە بۆ ئێرە لەگەڵ تۆمە یەک دەقەوەرە بۆ ئێرە ئیشم پێێتە خێرا دەرگیریکان لەگەڵ ئێوە مادەی بجوڵێن بۆستە خانم جوان نییە بۆ تۆ ئاوە ڕابکەی بۆستە با دەستگیریکەین بۆستە بۆستە خانم بۆستە لە شوێنی خۆت بۆستە بۆستە خانم بۆستە با دەستگیریکەین
کەس لە ماڵ نییە؟ ئێرە ئیتر کوێیە؟ کچم ئاگا لە هەنگاوەکانی پێشچاوی خۆت بێ بە لە ژیانتدا نەکەویت. مەگەر تۆ لە پشتی سەرتەوە چاوت هەیە؟ دەستت خۆش سیرکە بە گیانی دایکم بیتە پێشەوە لێت هەیەم ها. زۆر جوانە هەمە لەکەیەوە میوان فێر بۆ لە خاوەن ماڵ بدات ها ئای هاوار. هیچم لە ماڵەکەت نەبردووە ینی هیچت نەبوو. هەڵبەتە ئەگەر شتێکت پێویستە و لەوێ نەدۆزیوەتەوە و لە شوێنێکی تر بینیوتە من دەیدەم بە تۆ بی بۆ با بۆ خۆت بێ. زمان لوسیەکی کەچی ببێت ها؟ من زۆر لە تۆ فێڵباسترم حاجی. زانی تۆ پۆلیسەکان بە دوامۆن ئەتوێ من دوا بخەیتە ئەوان بگەن ها؟ ئەو من بۆی دەرچۆم. خوا حافیز. نا تۆ بە هەڵە بیرت کردوتەوە. بە گیانی دایکم خەڵەتم کرد. تو گیانی هەر کەسێک کە خۆش تەوێت بەخوای گەورە سوێندت ئەیەم بڕۆ بە جۆرێک بەڕێم کە با بڕۆم بەخوا گەر بکەومە زیندان خوێنی پیرەژنێکی نەخۆش و مناڵەکانی ئەبێتە ملت ها. ئەوە من وتم مامە کارێک بکە تکات لە یەکەم بە شەرەفم سوێنە خۆم خەرەبوت بۆکەمەوە پارەم نییە بەڵام هەر جۆرێک کە تۆ حەزت لێ بێت باشە؟ ئەستەغفیر الله. چییە بۆچی سوروسپیە بیت با بە یەک گەڕک خەڵک ئاواتیانە بە سەیرێکیان بکەم. والله مامە تکات لێ یەکەم ئەوم لەگەڵ مەکە نەڵێیت نا باش. سلام علیکم. سلام علیکم. حاجی جان باشی بەخێر بێن. زۆر سپاسە. چی بووە؟ شتێکی خراپ ڕووی داوە؟ ناکاک حاجی دزێک لە دەستی کوڕەکان ڕای کردووە. باشە جارێ فەرم وەرنە ژوورەوە با خزمەتام بکەم. یا الله. أوه. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم. وعليكم السلام کچەکەم. کاک حاجی چۆن لە کۆڵت کردنەوە؟ چی چۆن ینی؟ ینی چ درۆیەکت کردنە هاتنە ژوورەوە؟ خۆشتێکیان نەپرسیوە و منی هیچ درۆیەکم نەکرد. ئۆ خەی چەند کەسێکی باشیت. ترسێت من لێرە بدۆزنەوە ئابڕوت لە کەدار بێت ئەگی نادەڵت بۆ من نەسووداخۆ. میوانداری بۆ خۆتان بکەن تاوەکو من دەگەڕێمەوە. ئایایایای ئەتەوێت نمەگیرم بکەیت؟ لە تۆ بە دوورە کاک حاجی. بهێڵە باوەڕ بکەم کە بەم پۆشاکەنەوەی پێغەمبەری و پیاوێکی باشیت. هەموو منداڵە پێغەمبەریەکان سەلامی خۆیانە سەر بێت باش نەبوون. نە ئەم پۆشاکە جوانەش نیشانەی مرۆڤایەتیە. نزا بکە بۆ خۆم مرۆڤ بم. بە قەولی ئێوە مرۆڤێکی ئەرێنی و باش. من هەردوو گوێم پڕە لەم ئامۆژگاریانە. بڕۆن ئیتر گومانەکەن. گومان لە چێ بکەن؟ لە پورم لە ئێمە ئیتر. دوور لە گیانی بێخەم بە دوای تۆ منیش لێرە ئەڕۆم و تووشی کێشت ناکەم. هەر چۆنێ خۆت پێت خۆشە بەڵام لە ئێستادا چوونە دەرەوەی تۆ لە بەرژەوەندی دانیە. خدا حافیز. ئێوەڵڵا ئەی خوایە پیری ئاخر زەمان. والله من شتێکم وت ئەویش لە خۆی ویست.
یا الله نزامان بۆ بکە کاک حاجی زۆر حەزەکەم لە نوێژی جەماعەتا لە خزمەت تابم بەڵام خزمەتکردنی خەڵکیش لە ڕێ ئەرکەکەم و عیبادەت ها خزمەتەکەین تر چی بکەین ئافرین کوڕم ئەویش هەر وەکو نوێژکردن واجبە بەڵام نوێژەکانیشت بکەی باشترە چونکە خێری خۆی هەیە وانە بەڵێ بێگومان شەرع و توت هێرە بێ بیکەین ئەڵەمی تر چاودێریکردنە بێ بەڵێ ئێوە بفەرمونون لێرە ئاگادار بن و چاودێری بە چاوەکانتان بکەنەوە جوان ئاگاداری ئەو ناوە چەند گرفتار بووم ناشڕۆن السلام عليكم. عليكم السلام حازي جان. السلام عليكم. السلام عليكم. فرمو. سيري أويك حاجي. السلام عليكم. سلام مساجان. وعليكم السلام. السلام عليكم. سلام حاجي جان. السلام عليكم السلام. السلام. السلام عليكم السلام حاجي. حالت شلونك؟ عاقبتي هموما خير. يا اخوة باشبي. من دالك انا ايوه شلونن؟ سلام حاجي. السلام عليكم. بازار شلونه؟ يا اخوة باشبي. سلام عليكم. اوانەی کە بە سیرکردنێک خاک بە تەواوی دەکەن بە زێر هەندێک کاتیش کاتیان دەبێت کەمێک تەماشای ڕوخساری ئێمە بکەن. سلام عليكم. ماشاءالله کەی دەستت بەتاڵ دەبێ کفنەکەی ئێمەش بە دووری کاکە میرزا دەڵێم ئەگەر عەزیەت نییە بۆت میرزا گیان ئەوە تەقەڵ و دەرزیەک لە دەم و زمانی ئێمە بدەیت چونکە کردار لە قسەکردنەکانماندا نییە بەڵام خەڵکی لە خۆڕە ئێمە گەورە دەکەن. پەیژەی ئەم جیهانە بۆ ئێمە نییە. عاقبەتی ئەم پەیژەیە هەر کەوتنە. ئافەرم ئافەرم. مرۆڤ هەرچەند بەرزتر بڕوات ئەگەر تەشتەکەی لە سەربانەوە بکەوێت زیاتر دەنجی لێوە دێت. ڕاستە وای. ڕێبوار پێویستە ئەوەندە خۆی ڕەنگا و ڕەنگ بکات نەهێڵێت کونی هەوا باڵۆنەکەی زیاتر بێت کە ئەگەر تەقی دەنجی زۆر لێوە نێ. وایە زۆر ڕاست دەفەرمووی میرزا. ناوبانگ شەڕی زۆر گەورەتر و زیاترە لە خێر. جا ئەگەر خێرێکیشی هەبێت هەموو شتێک باجی خۆی هەیە. جوانی باجەکەی تەنهاییە. ماڵ باجەکەی حیسابێکی یەکجار قورسە. ناوبانجیش باجەکەی ڕسوایی و لە پێشچاوی ئەوانی تر بوونە. کاک حاجی ئەم کۆمەڵەی کە بۆ ماچکردنی دەستی مرۆڤ لە بەردەم مرۆڤ ئەنوشتێنەوە و ڕاست دەبنەوە ڕێک وەک ئامداری گۆچانە وایە. هەرچەند زیاتر لە بەردەم مرۆڤدا دەنوشتێتەوە ئەو تیرەی کە لەم پەتە دەردەچێت ژەهراوی تر و کوشندەترە. باڵێ دوور لە ژیانی تۆ ئێمە بۆ پیا هەڵدان و ڕێزگرتنە زۆرەی کە لێمان دەگرن ئەو هەموو تیر بەدەستەی کەوا دەورەی ئێمەی داوە ئامادەی ئەوەن بیدەن لە ئێمە خوای گەورە کۆتاییمان بەخێرتەوە. پێشینان لە خۆیانەوە ناوتوە سەلامەتی لە نەناسراویدایە. تعیز من تەشاء وتذل من تەشاء. یعنی پلەپایەوە بێ حورمەتی هەر ئینسانێک لە نێو دەست و ویستی خوددایە. دەفەرمونون فریشتەکانی خوددا لە دوو شوێندا بەکاری مرۆڤەکان پێدەکەنن. یانی لە شوێنێک ئەگەر بڕیار درابێ کەوا خودای گەورە پلەپایە بە کەسێک بدات و ئەو مرۆڤە کەسێکی بەخیل و حەسوود نەبێ. خاڵێکی تر ڕێک بە پێچەوانەی ئەم مەسەلەیەوەیە. یانی وا بڕیاردرابێ کە خوددا کەسێک لە بەرزیەوە بێنێتە خوارەوە تەمبێی بکات وە زەلیلی بکات و یەکێک نەبێت لەو کەسانەی کەوا فزوولن کاکە خۆ ئەوە بەدەستی ئێوە نییە بەدەست خاوەنەکەیەتی. خوددا بۆ پێشەوەی مرۆڤایەتی سڵاوەتێک بنێرن. ئینشاءالله من لە کاتی ئێوەم نەگرتووە ئەگەر عەزیەتم داون زۆر داوای لێبوردن دەکەم. حاجی پەردە خیاوت بۆ هێنم. ئەوە زەحمەتە کوڕی من. بەڕێزان
زۆر سوپاستان دەکەم کە ئێوە بە دوای ئامۆژگاری باشدا دەگەڕێن. نەفرەت لە شەیتان لێرە چ باسە؟ کاک حاجی تۆ خەریکی چی لێرە؟ خۆی گەورە عاقبەتمان بەخێر بکە. دۆستانی عزیز دەمتان شیرین بکەن و لەسەر خۆ بە هێواشی سڵاوات بنێران خەڵکی پشوو دەدەن باشە؟ اللهم صل على محمد وعلى آل محمد. من دەمەویست ئەگەر ئەزیزانم مۆڵەتم پێ بدەن ئەوە بەیانی بەردەوامی بەوانەکەی ترمان دەدەین چونکە من ئەم شەو کەمێک نەخۆشم ئەگەر مۆڵەت بفەرمونون کۆتایی بە دانیشتنەکەی ئەم شەومان دەهێنی. شەوتان بەخێر. زۆر سپاس دەکەین. زۆر بەخێر بێت. زۆر بەخێر بێت. سپاس دەکەین کاکە ئێمە ڕۆین. گەورەتان کردم. ئێمە ڕۆین. خوات لەگەڵ بێ. سەلام بە باوکت بگەیانە. ببوورە مامۆستا شتێکی تایبەتمە بۆ عەرزی جەنابتانێ بکەم یەک دەقە. بەڵێ بەڵێ فەرموو تکا دەکەم. چی بووە؟ مامۆستا گیانە. لا إله إلا الله. چی بووە؟ هیچ مامۆستا ئینشاڵڵا کاتێکی تریەمەوە خزمەتان. لە خزمەت. دراوسەکانی دەورت بەرەکەت وەرەگرن لە دەنگت. وابزانم ئێرە شوێنێکی گونجاو نییە. بۆیە ئێستا پێویستە بڕۆمە دواتر قساکەین مامۆستا. ئێمە ئەمەمان نەبینی بوو. بفەرمۆن یا ئەڵڵا. یا ئەڵڵا ئاسوودە بە. لەشکرێکت هێنا بوو کاک حاجی. لەشکری چی کچەکەم ئەوانە خوێندکاری دینین کە ئەو هەموو کاک حاجیانم بینی لە حەوشەکەیە فاتیحەیەکم بۆ خۆم خوێند. وتم لە چاڵ هاتمە دەرەوە کەوتمە ناو بیر. ئەگەر بە حەبل و سەرکەوتندا شارەزابی ئەوە جیاوازی نییە چاڵ بێت یان بیر هەر خۆت ڕزگار دەکەی. لەسەر ئیزنتان منی ترە بێ بڕۆم هەتا شەیتان نەهاتۆتە پێشەوە کاک حاجی. ئەستەغفیر الله بەتەمای بۆ کوێ بڕۆی وا جارێ دانیشتووی لێرە. چاوت خەریکە کوێرە بێ بۆ خەو. وتم خراپی شەبۆت لێرە من ببینن. حیفە ئەو هەموو شوێن کەوتۆت لە دەورت نەمێنە کاک حاجی. ڕێزت هەیە. بە دەردی خۆتان ئەڵێن فریشتەکان بە مرۆڤ پێ بکەنن ئیتریەت. لەسەر ئیزنت. کە دەکەم. بەڵام ئێستا بۆ ڕۆشنی تۆ بە سەلامەتی هیچ باش نییە. بۆ من باش نییەیان بۆ خۆت کاک حاجی. لەگەڵ ئەوەی ئەو هەموو پیاوە لەم دەرگای ماڵە چوونە دەرەوە مەگەر شێت بوون هەتا ئێستا لە دەرەوە بن و نەڕۆشت بن. کاک حاجی ستایلمان لێک ناوەشێتەوە. تۆ لەکوێ و من لەکوێ؟ بەڵام منیش ئەوەنە خراپ و سپڵە نیم ماریفەتم هەیە. بە ماڵ و خانووەکە تا دیارەکە هیچت نییە ئەوەنە هەژاریت. دەست و پێم بکرێتەوە قەرزەکانی کاک شەریف بەمەوە بە تەواوەتی. ڕۆژێکیم لە سەرەتاو قەرەبووی ئەەکەم وەستێن بە شەرەفم. پێویستی بە قەرەبوو نییە. جارێکی تریش سوێنت بە شەرەفت خواردووە ها یانی هەروە بە هەرزان مەیفرۆشە. باشە بەس لە بری ئەوە لە نێژ و خواردنیش نزاتان بۆکەم ئەوەیان چۆنە؟ ئەمەیان باشە. زۆرێک لە دەرگایە داخراوەکان لەوانەیە بە کلیلی نزا بکرێنەوە. ئەی خوایە بەو ئیمامزادەی کە برای ئیمامی چەنەمە؟ ئیمام ڕەزای غەریب ئیمامی هەشتم. زامنی یاسک ژیانی خۆمی پێدەبەخشم. هەر ئەوە حاڵێ بە حاڵی ئەم حاجی ئێمە بدە بە ئەندازەی بێنز. ئامین خوایە. کاک حاجی. باڵێ. بەخوا زۆر پیاوی چاکی دەستت خۆش خۆ حافیز. خوات لەگەڵ بێ. دەگەڕێتەوە. لەکوێوە زانی هێشتا نەڕۆشتون. هەتیوە ئەڵی دەیڤێت کاپرفیلە. باش نییە باشنی کردوتە وێردی سەر زمانی. ببوورە هێشتا نەڕۆشتون.
وا دیارە گومانیان کردووە. گۆمانیان لە من کردووە یاخود لە ئێوە؟ لە ئێوە ئیتر ئەگەر ناخۆ پاسەوانێن لەسەری کۆڵاندانە ئەنا ببوورە نانی ئێوارەیە؟ باڵێ ڕێک لە کاتی خۆیدا هاتی فەرموو بۆ نانی ئێوارە. ئاخر قاپێکت زیادە داناوە لەسەر سفرەکە ئەڵی چاوەڕوانی کەسێکیت. وتم کە تۆ دەگەڕیتەوە با بە برسێتی نەمێنیتەوە و نانەکەت بخۆی. هێواش خەریکە لێتە ترسم ها نەکاتۆ لە پشت دیواری شەو ببینیت چونکە پێت وتم مەڕۆ. ئەی بابا کچەکەم من چاوەکانم بە تەواوی ناتوانێ بەردەمی خۆشم ببینێ جا چ بگا بە پشتی دیوارەوە. ئەکرێ بهێڵیت ئەم شەو لێرە بمێنمەوە بێمە ژوورەوە. تکا دەکەم ینی هێشتا نهاتوویتە ژوورەوە فەرمووەرە شەماڵی خۆتە. بە شەرەفم بۆت قەرە بووەکەمەوە. ئەمە سێمین جارتە سوێن بە شەرەفی خۆت دەخۆیت ها. ئەسڵان پێویست بە سوێن خواردنیش ناکات خۆم بە نەقد لێرەم. ئەڵێم ئەوە هاوسەرەکە تااقەتی تۆی نێوە هێلکەت لێناوە؟ وای ئەگەر بگاتە ئێرە ئەتوێت چی پێ بڵێیت؟ بەڵێ ئیتر ئەڵێی کچەکە جوانی نێو کۆڵانەکە بوو ئیتر چاوی گرتم و منیش هەڵخەڵەتە ئەو کاتە منی کەچی بڵێم خۆ جوان نیت دەوڵەمەندیش نیت ببێت بە چه ئابڕوچوونێک بۆ من قسە و باسەکەوێتە ناو گەڕەکەکە و ئەڵێن کچەی تین و هەموو پیاوانی بەلێوی لەرزۆکەوە هەڵگەڕانەوە. نیگەرانی هاوسەرەکەم مەبە ئەو ساڵانێکە چۆتەوە ژێر ڕەحمەتی خوددا کەواتە هیچ کێشێنیم شەو لێرە بمێنمەوە چەند باشە. کێشە نییە؟ ینی چەند باشە بوو ئێستا ئەگەر دایە حاجی زیندوو بواە لە ژوورەوەدا ئەنیشتین و سیر تا پیازمان باسە کرد ئەو کات تۆش بە ئاسوودەی تا دەم و بەیانی لێ خەوتیت خەو نا دوعا و نوێشتانە کرد وەکو دایکی من. بەڕاست؟ چەند دایکێکی باشت هەیە؟ بەڵێ بابا دایکم ئەسڵان وەکو من نییە سەری بچێ نوێژی ناچێت. ماشەڵڵا. ئەی خوا قوربانی بمێسا زۆر نیگەرانە بۆم. منیش دڵم بۆ دایکم تەنگە خۆ ئاگای لە هەموو دایکان بێت و ئابڕوویان بپارێزێت ئینشاءڵڵا. بەم شێوەیەی کە لە مەترسیدای تۆ ناتوانی ئەم شەو بڕۆیت ترسە ناکە بەم شێوەیەش نییە شەوێک لە ماڵی هەژاراندا خراب بەڕێ بکەی. فەرموو جێگاکەم بۆ ڕاخستی وەرە پشوو بدە. نا بابا جێگات ڕاخستوە کاک حاجی بە دڵمە ئافرین بۆ شەیتانی ڕەجیم کە ئەم بەندە باشی لە ڕێگالادا. نەفرەتی خوای لێ ئاوای ئیتر سەری کۆڵانەکەیان گرتووە و ئێمەش ناچارین هەروە بێت کە سوێندە بە شەرەف خوار ئەبێ نەیشکێنیت هەرچی بێت باشترە لەوەی بچیت بۆ زیندان. شەیتانی خراپمان پارێزی خودایە پەنا بە تۆ دەگرم لە خراپە نەفرەت لە شەیتان. ئازاری ویژدانت گرتەوە گۆرانی ئەڵێیت؟ بەڵێ ئیتر هەست بە تاوانەکەی کە منت حەشاریاوە لێرە. ئەوە چ قسەیە کە تۆ دەیکەی تۆ هەروەکو کچی خۆم وای شوێنەکەت خراپ بوو نەتوانی بە باشی پشوو بدەی. نا بابا لە بێداریدا ئاسایشمان نیە لەم شارە وەی بە حاڵت ئەگەر چاوی شتدا بخەیت. کاتێک مرواری لە دەرەوەی سەدەفەکەی خۆی بێ هەموو دەستەکان بۆی درێژ دەبن باجی خۆ دەرخستن هەر ئەمەیە ئیتر. خۆ ئەوە ڕاستە بەڵام چاوی خەڵکی زۆر پیس بۆ بەخوا بەس دوور لە تۆ ها تۆ حسابت پاکە منیش قەرزاری تۆم. ئەڵام حاجی فاڵێکم لەم کتێبە بۆ بگرەوە بزانین کۆتایی چییە بێت. ئەمە کتێبی شیعرە کچەکەم هی فاڵ نییە هەرچەندە لەوانەیە کۆمەڵێک وشەگەلی لەبارەی بارودۆخی ناخی ئێمەی تێدا بێ. نیەتم هێنا قبول بێت چاوەکانت خەو دەیباتەوە یاخۆت ئەوە تۆ ناز دەکەیت نەبەخوا کە لە مەکر و نازەوە چاوەکانی خۆت هەڵدەبڕی چاوی خۆت داخستووە هەتاوەکو دوژمنەکەت بخەوێنی چونکە هەر کاتێ خەوی لێ بکەوێ دەست بۆ زێڕەکەی درێژ دەکەی
زنجیرێکت واڵا کردووە و داوێکی هەمیشەیت بۆی داناوە کەی ئەو گرەی داوە توندی دەکەیت و وەکەی دەیکەیتەوە عاشقە بێتاوانەکە دەکەیت بە بەشی خێر لەسەر گۆڕی کوژراواندا بانگی نوێش خوێندن دەکەیت هەندێک جاریش وەکو ساقیان عەقڵ لە نێو سەردا ناهێڵی هەندێک جاریش وەکو موتریبان دەست دەکەی بە نەغمە خوێندن بجۆڵێ عەبدوڵڵا کاک حاجی ئاگادار بەها بەسەر چاو نەیخەیت و بیشێنی یا الله سلام علیکم سلام کاک حاجی حاڵتان باشە چاوەڕێی تۆ بووین ئای سەلامەت بن کچ فەرموون بیرت لەوا کردەوە سلام جەنابی ئەفسەر ئێوە بۆ هەموو دۆستێکانتان ئاوە بەجددی ئیشەکەن بەڵێ بە تایبەتە و مناڵە ڕووقایمانەی کەوا خۆیان پیشانەدا زۆر زیرەکەن ئای ماڵی واستم بە قوڕگرت وازانەی دوای دزی 3 ملیاری کەوتنەوە ئەم هەموو خەڵکەت لێ کۆ کردومەتەوە خانم ئەڵەم بێ ئەدەبی نەبێ ئەڵەم خۆ ئێمە کۆ نەبووینێتەوە تۆ خۆت هەموو گەڕەکە لە خۆ کۆ کردوتەوە تۆ قسە مەکە لەگەڵ من تا فەرموون فەرموون وتم لەگەڵ من تێمەکەوە وتم یان نەموت حاجی گوڵ لە جەمالت بۆچی ناوتت وتم ئەمەوێ لە بەدبەختی و هەژاری ڕزگارت بکەم وتم یان نەموت حاجی قسەکانت شەکرە تۆ ڕاست دەکەیت لا إله إلا الله کەچی تۆ دەیتە کۆمپانیاکەی من و چەک و بەڵگەکان دەچی بەڵگەکان یادگاری باوکم بوو و بردم بیکەم بە دەفتەری یادگاری تۆ ڕاست دەکەی آخر حەیف نییە تۆ بچیتە زیندان و 2 دانە ساڵ ئاوی سارد بخۆی 2 ساڵ ئەگەر من ڕەزامەندی نەدەم بەلانی کەمەوە 2 ساڵە بەرگەگرتنی من بۆت قورسترە لە زیندان جوانت وت ها آخر بێویژدانیتی تر من کاوا بینم کە لە بچە لە دەستی تۆی خەریکە دڵم مەتەقێت تۆش ئاوا قسە لەگەڵ منەکەی مەگەر تۆ دڵیشت هەیە وەرەوە دڵێ من مەتەقێنە ڕازی بە کە بیر ئەەکەمەوە نازانم بۆچی ئەوەنە هەست بە پەشیمانی ئەەکەم کاکە ئەگەر من بکەومە زیندان تووشی هاوڕێی بێکەڵک بم ئیتر مەسەلەی هاوسەرگیری ڕاتەکەمەوە ئەوە من قسەی خۆم کرد ئەرێ مامە گیان چ باسە تو ئاتوو شکات پێ یا هاتوو خوازبێنی بکەی خەریکە قساکەین بەیەکەوە خزممە ئەڵم باو کێوی نەخێر با پیرەیەوم ببورێت خوا یەک دەقەوەرە یارمەتیت من 16 مانگی خزمەتەکەم تەواو کردووە و تەنها 2 مانگمەوە حاڵی دەرایشم خراپ نییە و باوکیشمەیەوێ ژنم بۆ بێنێ ئەڵێم ئەگەر بکرێ ناو نیشانەکەتانم بنێ بینە خزمەتە ئەو بۆ هەموو خوازبێنی کەرەکانی من ماشەڵڵا با خزمەتەکە تەواوێ بیرێکی لێکەمەوە ئەڵێم دەی هیچ نەبێ ناو نیشانەکەم بنێ بۆی کە تەواو بووم بێمە خزمەتان فەرمو بۆ قوربانم پێشکەوە فەرمو خانم گیان فەرمو نەوەک منداڵانی سەروی شار کە دەستبەندی ئاڵتون لە دەستیانە ملوانکی ئاڵتونیش لە گردنیان نەوەک ئێمە منداڵانی خواروی شار کە لە بچەی بنکە لە دەستمانەیە و پەتی سێدارە لە گردنمانایە گەورم ئەم دڵە بێ خاوەنێ ئێمە ڕازی نابێت کە بەندەی تاوانباری خوددا لە زیندان ببینێت قسەی هیچەکات باوەڕی پێمەکە تۆ وتە چی؟
من تۆزێک کێشەم هەیە لە خۆمەوە قساکەم. ئەو قسانەی کە ئێسایکەی لە دژە دەینووسمەوە کاتە تۆ کێشە بۆ خۆت دروستەکەی. فەرموو واژۆی بکە. بسم الله. دەست خۆش بێت دەستی ئەوەش خۆش بێت بەخێر تەواو بوو. خانم جانتاکە و لە لای کوڕەکانی ئێمەیە ئەڵم چم تا بەردەرگاکە بۆ بێنم پێویست ناکات تۆ جانتاکەی بۆ بەریتە بەردەم دەرگا. گەورم ئەگەر سەیرێکی جانتاکەی بکەین بۆ خۆمان باشترە بەرچاوڕوونیە. خاتونی بەڕێز کاکە خۆ جانتاکەی مرۆڤ سنووری تایبەتیەتی یانی سنووری تایبەتیمان نییە لەم شارە لێرە لە بنکە من پۆلیسم. بە جلی تایبەتی وا دیارە ئەمانەشت لە کەسێکی تر دزیوە. ببوورە بنکەی پۆلیس خۆ پارێزراوە پارەکانی ناوی کووە. جلە ئیتر ئەبێ بشۆردرێت. ئەیان شۆرم ئەوانە ئەشۆم هی کابرایەکە چونکە ئەو بەندەی خوایە پیرە خێرە ئیتر جلەکانی ئەشۆرین. کاکە ئەسڵەن ئەزانی دەستمان باش بوو لەو کاتەوەی ئەوانەمان شۆردووە. ئەسڵەن ئەوەنە خێری هەیە مرۆڤ حەزەکە تایت و سابوونەکەشی قوت بدات. خێر ئەویش تۆ بۆ مامۆستایەکی ئاینی وەڵا باشە ئەوە چه فریشتەیە کە کەم خانمەی ناسار کردووە جلەکانی بۆ بشوە. بە ئەڵێم هەرکە جانتاکە کرایەوە یەکسەر بۆنێکی خۆشی ئەم خانمە بڵاو بوویەوە ماشەڵڵا. ئەرێ تۆ لە زمانی کوردیا چەنت هێنا؟ وەڵا عەبور بە عەبور دەرچووی. ئەی چی بکەمیتر بەسەیتر ڕۆڵمە جێڕە تەلەفۆن بۆ ئەو کاکەیەکەیت و بێت هێرە قسەکەی تۆ پشت ڕاست بکاتەوە ئەو کادازا دەکرێت. براکەم ئەو بەندەی خوایە باوەڕدارە خۆشماری بە ئێمە نەیەوە تا زەنگی بۆ بکەین بێت بۆ بنکە و هەنگاوی پیرۆزی بهێنێت بۆ. خانم جارێ ئەمە بەرن بۆ زینداندەی. ئازیزی من ئێوە توان پۆلیسێک بنێرن بە سارە بچێتە ماڵیە و لێی بپرسن ئەگەر ڕاست بۆ هیچ ئەگەر ڕاستیش نەبوو ئەو کاتە دەستگیر. وا دیارە ئەم بابەتە خەریکە زۆر ئاڵۆسترە بێ. سەرباز بیکەرەوە خۆمە ڕۆم. لا إله إلا الله نفرت لە شەیتان. کاک حاجی ببوورە هەڵەت یەگەیشتنێک هەبوو کێشە فەرموون داوای لێبوردن لە تۆشەکەم ببوورە خوات لەگەڵ بێ بە یارمەتیتان. تکاکەم چی بوو کاچی کەمالی؟ ڕاستی کرد جانتاکەی نەدزی بوو کاک حاجی جلەکانی پێدا بوو کە بیشوات. بۆچی نەهاتی دوو قسەی تێدا بکەی؟ ترسام لەوە ترسام شەرمەزار بێت. کچەکە؟ نەخێر کاک حاجیڵێم لەبەرچی خۆ هیچی نەکردووە یارمەتی ئەو کچەی داوە. یارمەتی داوە؟ یارمەتی کچێک ئەویش خراپترینی گەڕاک ئێوە چەندە سادەن و شەیتانیش چەندە ئاڵۆز کە هەر کەسە و بەڕێگای خۆیان چێتە ناوی. من قسەی خۆمم کرد. خراپ بڕیارە دەیت و زوو بڕیارە دەیت. ئەوە باش نییە منیش قسەی خۆم کرد. بفەرمونون با بڕۆین. دەستەکانت خۆش بێت جلەکانت. مەگەر نەدوێت بردووتە تاوەکو بیان شۆی؟ ماما ئەوە زۆر سەیری فیلمەکەیت؟ ڕاستە یارمەتی دام و ئاشکرانە بووم بەڵام نە من کوزێتمەوە نە تۆ ژاڵواژانیت تا ئێرە شەر قەرزداری تۆم. بەڵام منی شەمتوانی پێیان بڵم کە بە کاک حاجی بڵێن نیوە شەو لەو خوار و ئەو ناوە بەجلی کرێکاری وە چیەکاتە؟ ئەزانی چەند ساڵ زیندانی کردنیەتی؟ بەم کارە ئەڵەن کاری ساختە. بی بە و بیشۆ تا منیش لەو بابەتەیە درۆم نەکرد بێ ئەو کادیتر حساب و کتابمان لەگەڵ یەکتر نامێنێ. خۆتم لێ مەکە بە پیاو چاک درۆم نەکردی بێت درۆم نەکردی بێت. من تا ئێستا پۆشاکە چڵکنەکانی دایکیشم نەشۆردووە. با بەخۆ من ویستم قەرە بوت بۆ بکەمەوە خۆت نەدویست. هەر بۆ خۆت لە نێو حەوشەکەدا پیاست کرد و شعرت خوێندەوە. وەڵڵا هەرەوەنێکە قسەمان لەگەڵ کردی بێ حسابین. هەر شیاوی ئەو گەدا و برسیانیت کە نیوەشەوە چی بۆ لایەن. بهێڵە ئەم بێدینە داخرابێت. دەی شۆیت و تووشی دەکەی. داگیان دا منە ڕۆمیت ناوێ من ڕۆشتم. حامید ئەم شەو ئەگەر درەنگ بیتەوە دەمت نا بەڵام ئەم جارە خۆم ئەیەم لەسەر تۆی شکێنم. ئای بابا یانە بێ لە کۆتاییە وانتر ئەم سەرە لەبەر دادەم بشکێنن یانە بێ دادەم خۆی بیشکێنێ. قای ناکە تۆ بیشکێن. دەم خۆش ئەفرین بۆ غیرەتی برا جوانەکەمان چەپڵەیەک لێ بدەن. زۆر باشە من ڕۆشتم ئەم شەوی جوانی تایبەتیم هەیە کەمێ درەنگێمەوە. بیسوڕێنە ئەڵێم ئەفسانە
نەکا لە ژێرەوە خەریکی ئیشێک بیت و ئێمە ئاگادار نەبین. بێگومان دۆسیەکی تازەیە تر لە کۆتاییدا دڵداریش خەرجی هەیە. ئەگەر نا ئەو ئەفیدیەی من دەیناسم دەست لە ڕەش و سپی نادات. چی بگات بە جلی چڵکنی خەڵک. ڕاستیەکەی بڵێ ئەم جارە بە قولاپەکەت چیت گرتووە؟ قولاپ نا بڵێ تۆڕی بەدکردار. عرفی بازار خۆدڵبەری و جرفانبڕینە. بەڵام هاوڕێکی ئێمە vێژینی بەرزە هەم دڵە بات هەم دین. بەڵام باوکم ئەڵێت ئەگەر کچی یەک شەو لە دەرەوەی ماڵەوە بخەوێتی تر بە کەڵک نەوێت. کەواتە ئەفیجان هاتوۆتە نێو خەتەکە. خەتی چی بی ئەقڵ مەگەر تەکسیە. کابراوە نەبێ کەڵک بوو شەو تا بەرەبیان لە ماڵی بووم هەر کتێبی خوێندەوە. دەیوا بزانم تۆ کۆن بوویە فیجیان. ئیتر موسەکەت نایبڕێ. بەڕای من بۆ هەرە و بازرگانی فەرشە بڵێ بکە. بەس بەدوای ئەو پیرە پیاوە کەوتم. کابرا زۆر گەورەیە. لە مزگەوت پێ ئەنێتە ناو مینبەرەکە و 1000 کەس گوێی بۆ ئەگرێت. نازانم ئەمە چ پیاوچاکێکە کە لە گەڕەکەکە ئەڕوات هەموو مرۆڤێک لە پێشی ئەچەمێتەوە بەرزە بێتەوە. نەک ئەوەی کە بەدرەوە بێت نا. ئەڵێ بەڕاستی خۆشیانەوێت. ئەم جۆرە مرۆڤانە لە ترسی ئابڕووشیان بێت. ئەکرێ بە باشی بیانکەی بەتەڵەکەوە. منەکەی بەجل شۆر ئەبێ شتێکی وات بۆ هەڵبەسم کە تەمەنێک سەرانم بیتێ. سیرکە ئازی ئەو سیارە جوانی هاوڕەکەت بێنە. ئەم شەو بەرنامەم بۆ حاجی هەیە بە ئەندازەی لالیگا. بۆستە بۆستە وازی لێ بێنە بابە خەو کامەیە. تو ئەڵەی جنۆکەی شەوان دیار نامێنێت چی بە ناخی زەویە بەیانی زوو لە مزگەوت دەرەکەوی. ئەی لەم دووسێ ڕۆژەیە کچەکە چی نەچوو بۆ ماڵی حاجی؟ مەگەر نەفامە کاک شەریف ئەوە مخەڵکەی دەوروبەری دوای کەوتون قابل لە بچێ بۆ لای کاک حاجی ئەویش بەو تەمەنە گەورەوە. هی پێت لە بەڕەکەی خۆ زیاتر درێژمەکە ها سوکاتی بە حاجی نەکەیت تێگەیشتی؟ تەنها بە دوایە و کچەوە بە ئەمەوێ هیچ دەدەستەریەک بۆ کاک حاجی دروست نەکەی تێگەیشتی یان نا؟ تۆ منێ بەکەم زانیوە کاکە شەریف من لە کاری خۆما وەستام لەم بازارە تەنها یەک جعفەر سەی بێمانە مەکە لەو بازارەیە بەس منی تیام و نازانم چی شەو و ڕۆژ دایمەک و سێبەر بە دوای داڕۆیت بەڵام بە هیچ شەوێک لە نزیک نابیتەوە تێگەیشتی؟ تەنها زانیاری بەم نەدەی تێگەیشتی یان نا؟ ئەوەیان بڵێ ئەگەر تۆ ژوات نەوتای خۆم دەمێک ئاگام لێتی خۆمەر حەزم لێ بوو جێوی بگرە ئەسڵەنکی ئاگای لەو دافە نەبێت ناوک؟ بێتەر بێت ناف داف؟ بە چێڵێن داف؟ بە کچێکی سەرە ڕۆدایم سپرا لە قژێدات و خۆی جوانەکە چوزانەوە شتانە سەیری من کە جوان چاوتەکەیتەوە ئەجی نەفرە دەدەم ئەو شوێنێک کە عەرەب فڕێی نادا ئەڵێم بتخەنە گونیەوە ها زۆر باشە تۆ بوات و ڕابی کەواتە من بووم بە پۆلیسی مەدەنی شاراوەی تۆ بەسەرچە بڕۆ دەستەکانە خۆش ئەگەر بەسەر نەفسی خۆت دازاڵبی ئەوە پیاوی ئەگەر عیب و عار لە خەڵکی نەگری ئەوە پیاوی ئەوە پیاوەتی نییە ئەگەر بتەوێ لە قاچی کەوتوویەک بدەی ئەگەر دەستی کەوتوویەک بگری ئەوە پیاوی خوایە من وام خەڵکە هەمومان کەوتووی خۆ دەستمان بگرە یا ئەڵڵاه یا ئەڵڵاه کاک حاجی ئەمە شتێکت پێ بڵێم ئەم خەڵکە لە دەرەوە بە پێوە وەستاون بفەرموو پێیان بڵێ کە هەر هەمویان هەنگاوێک بچنە پێشەوە بەسەرچە ئەم کاکەیە ئەسلی قسەکەی ئەم شەوی کرد دەڵێ خوای گەورە دەفەرموێت یەک هەنگاو وەرە پێشەوە ئەی بەندەی من دە هەنگاو لە تۆ دێمە پێشەوە هەموو ئەو داوانەی ئەم شەو ئەوە بوو کە ئەم کاکەیە وتی دەی سەڵاوات بنێرن فەرموو مامۆستا فەرموو تکایە مەجای مامۆستا بن بەڕێزم تکایە فەرموو مامۆستا ببورە تکایە ببورە خوا سەلامەت ڕێگاکە بکەنەوە مامۆستای ڕۆژە دەرەوە تکایە ببورن کاک حاجی چەند ڕۆژێکە دوو دڵم کە بابەتێک هەیە لە خزمەتاندا عەرزی کەم یاخودنا بفەرموو خێرە ئینشاءڵڵا من خەوێکم بینی کە مارێکی خەت و خاڵ جوان لە دەوروبەری ئێوە سوڕێتەوە دەیەوێت بێەوە بدات منش خەمی تۆم بووتم با پێیوە نەتزانی ئەم مارە خەت و خاڵ جوانە ژەم بوو پیاو بوو چی شتێک بوو بەخوا من جانەوەر ناس نیم بەڵام ئەم جانەوەرە بە تایبەتمەندی خەت و خاڵەکەی بێت دڵنیام کە ئافرەتە هەڵبەتە ئێوەی بەڕێز ئاگاتان لە هەموو شتێک هەیە و هەموو شتێکیش ئەبینین پێش ئەوەی ئێمە بیبینین تکا دەکەم خدای گەورە عاقیبەتی هەمومان بە خێر و سەلامەت بجێڕێ ئینشاءڵڵا ئیمامی عەلی دەفەرموێ مەودای نێوان حەق و ناحەق 4 پەنجەیە جیاوازی نێوان بینین و بیستن بەداخەوە ئێمەی خەڵک تەنها لەسەر بیستنەکان بڕیار دەدەین
ئەمە مسلمانی نییە. حاجی نەوەکو نەمان بینی بێت ماوەیەک پێشێستا کە بەوانەیە خلاقی لە خزمەت جەناب چابووین لەناو ماڵەکەی تۆیە من شتێکم بینی خەجاڵەتم حاجی وای لێ کردم کەمێک گومان لە تۆ بکەم بەخۆم وت مامۆسا و شێخی گەورەی ئێمە خوا نەکردە تووشی گیرۆدەی هەوەسێکی دنیا بوو بێت لەوانەیە ئەو فەرمودەی کە فەرمووت مامۆسا ڕێکەوە هەگەێنێت گردنە مازاکەت خۆ تکا دەکەم خدای گەورە دوا ڕۆژمان بەخێر تەواو بکە دنیا وەکو بووکی هەزار زاوە وایە بۆ هەر کەسێک بە جۆرێک ڕەفتار دەکات و خۆی دەڕازێنێتەوە مرۆڤی جوان بە لێنزەوە دەوڵەمەند بە بێنزەوە پایەدار بە مێزەوە کاک حاجی هەنێکیش ئەستەغفر الله باش نییە ئێمە لێرە بین ئەستەغفر الله ئەگەر مۆڵەتم بێ لە خزمەتانە ڕۆ مامۆسا دوو ئەستەغفیرەڵات کەم وت ئەستەغفر تۆ بڕۆ کوڕەکەم بۆ کوێ بە یارمەتیت واگەدار دوێ کاک حاجی جلەکانتم هێناوەتەوە سێریان بێ ئەبڕوانە بکە خۆ من جلەکانم لەسەری کۆڵانەکە پێنەدایتەوە لێرە لێتی وەربگرمەوە هەڵبەتە چین بۆ ماڵەوە لەوێ نەبوون ڕۆشتین بۆ بەردەم ئەو ماڵی ترت سەر نەکەویت ئابڕوت پێوە ناهێڵم لە بەردەم مزگەوتەکەیە ئەمانەش خۆمانن ئەهلی هیچیش نین نەجگەرە نەمگەرە نە نوێش نە ڕۆژ و نە زەکات هیچ پاکی پاکن یەک فتوایان بۆ بدەی ئەبنە ئیرشات ئەستەغفر الله لە کۆتایی خۆ تۆ حاجی ئەمەشیت ماڵە هی ئێوە نیم باڵێ هاوم ئەگەر خوا قبوڵی بکە لەبەرچینی وا بزانم لە ڕێگادا دەمانەوێت دوو بابەتت لێ بپرسین کاک حاجی لەسەر جادە کە ڕسواییە چیت ڕسوایی لە ماڵیشەوە باش نییە بفەرمن بۆ ناو سیارەکە هاوڕیان لە ڕێیا پرسیارەکانیان بکەن باشە هەڵبەتە ئەگەر مۆڵەت بدەم بەندە بچمەوە ماڵە و جلەکانم بگۆڕم پاشان لە خزمەتی ئێوەدادەم سەیری ئەو بێ ئەبڕوانە بەنێکی لە گەردەنە ماڵان دووە دۆست بۆ هەرکوێ پێی خۆش بێ لەگەڵ خۆی دەم بە خۆیە خۆت بە ڕاز و نیازی دڵەکان ئاگاداری پشت و پەنام بە تۆیە ڕازیم بە ڕەزامەندیت ئالو مامە گیان سەلام تێرەکە لە قەفەس فڕی مەبەستم ئەفسانەیە سیرکە نازانی چ دەگەیەکی وەشاندووە لە کێ حاجی یوسف بەڵێ حاجی جلەکانی گۆڕی و پێکەوە ڕۆیشتن هەواڵەکە وەکو بۆم لە گوزەرەکە بڵاو بووتەوە نازانی کێ تەلەفۆنی بۆ کردو نا مەترسەوە تا لە پێشەوەن باڵێ ئای ترسەی بۆ شوێنێکی خراپت ببەم نا بابە خۆ ترسی ناوێ گەر چاودێری من ئەوەیە کە من باش دەیزانم شوشە لە نێو بەردیشدا بێ دەیپارێزێ دەمت خۆش کاک حاجی ئێستا ئێمە بووین بە بەرد و تۆش بە شوشە ناکچەکەم ئەوە پەندی پێشینانە ئێوە ناڕەحەت مەبن هەڵبەتە خۆ ئێوە شوشەنین بەڵکو ئاوێنان یانی ئێمەی مرۆڤ هەمومان ئاوێنەی یەکتری کاک حاجی بێزار نابێ ئەگەر من جگەرەیەک دابگرسێنم بزانم ئێوە جگەرە دەچێشن یاخود جگەرە ئێوە دەچێشن ئافرین بۆ ئەم قافیە حاجی ئەمە شاعیریش بووی تو خۆت ئاشکرانە کردە بۆ ها ئێستا چه جیاوازیەکی هەیە کێچی بکێشێت ئەمە چیرۆکی ئێمە و هۆکارەکانی دنیاە بۆ نمونە ئەم سیارەیە ئەگەر نیگەرانی و بیری ئێمە تەنها بۆ مۆدێل و پارە و ڕەنجی بێ ئەو کاتەوە سیارەکە سواری ئێمە بووە نەوەکو ئێمە سواری سیارەکە بووبی دە ئێستا کەچم تۆ جگەرە دەچێشی یاخود جگەرەکە تۆ دەچێشێ ها ئەخر ئەگەر نێکێشم سەرمێشێت ئێکەوە تا بەم جۆرە بێ جگەرەکە تۆ دەچێشێنەوەکو تۆ جگەرەکە بچێشیت ئەی تۆ خۆت چی شتێک ئەکێشیت؟ ئێمەش دەیکێشین بێگومانەوە جیاوازی نییە لە ناوبانگ دەیکێشین لە پۆشاک دەیکێشین لە عیبادەت دەیکێشین هەرەمە عیبادەتە ئەگەر ببێت بە دوکان و بازار دەگۆڕێت بە خوو ئالوودەبوونەکەی جیاوازی نییە ئێمە پێی ئەڵێین کردار کردار شتێکی چاکە کچەکەم لە ڕاستیدا کێشەی ئێمە ئەوەیە کە کردارمان نییە تەنیا قسە دەکەین ئەڵێم بڕێک لە وزە و قسەکردنانت ڕاگریت ئێستا گەینە شوێنێک کەپڕە لەو خوشکانی کە لە ڕێ لایەن یاوە لەوێ بە جوانی بچینە مێشکیانەوە باڵکو ئەوانیش بێنەوە سەرخات لە هەر گوێیەک هەبێت بۆ بیستن دەسەڵات و قسەکردنی من سوودی خۆی دەبێ بەڵام ئەو باخوفێ لە هەی ئێوە نەخشەتان بۆ کێشاوە من ببەم بۆ ئەوێ بماکەن بە فیلم نەهۆشێک هەیە و نەگوێیەک هەیە بۆ بیستن ئەمە لەکوێوە زانی ئەمەی بین بۆ ڤێلا خۆ تۆ بم حاجی بۆ خۆی پێیەکی دەیڤد کاپرفیلدە هەمان ئەو کاکفیلدەی کە تۆ لە ماڵەوە باست کردا باسی فیلمکردن و بە قسەی خۆت فیلمکردنی تۆ نییە بەڵکو گرێوێکی سادەیە
ڕاستی مەسەلەکە ئەوەیە کە من بەم هاوڕێیانەمە وتووە ئەتوانم تۆ ببمە ئەو کۆبوونەوەی و قسەیان بۆ بکەیت بەو جۆرە ئەگەر بیت من گرەوەکە ئەبەمەوە و پارەکە وەرەگرم و قەرزەکانمی پێئێمەوە ئیتر لە کۆتای ئێوە بەخێر و ئێمەش بە سەلامەت. بەم جۆرە دەستی خەرزارێکت گرتووە. ئیتر ئەفسانەش ناچارنیە بێتە بەردەم ماڵی ئێوە خۆی هەڵواسێت و ئابڕوچون بنێتەوە. ئیتر ئێمەش ناکات بە شاید کە کاک حاجیش باڵێ. کچم تۆ وا دەردەکەوی کە خوێندکاری زانکۆ بیت ئەرێ ڕاستە؟ بەڵێ کاک حاجی مەگەر چیمە؟ وا دەردەکەوی چەندوانەیەکی شەیتانی تێپەڕاند بێت ها بەباشی. حاجی بۆ کە لە ڕقی بابە زۆر دەمارگیری ڕاستە نان و ئاوی تۆم خواردووە ڕاستە پەناگەت دامێ دە تۆزێک ئابڕوشت بۆ ئەمە سەرف بکە مەگەر چییە بێت؟ کاک حاجی هیچ نەبێتە گەر نایتە سەرەوە لە پێش چاوی ئەوانە دەستێکمان بۆ ڕاوەشێنە. من زۆر دەمێکە خۆ دەستم ڕادەوەشێنم کە ڕێگای ڕاست بە ئێوە نیشان بدەم ئێوە خۆتان سەرنج نادەن. ڕێکەوتین کاک حاجی دەمت خۆش. بەڵام ئەگەر بەگوێ من دەکەی ڕۆشتنی تۆ بۆ نێو ئەم کۆڕە لە بەرژەوەندی تۆدانە گرفتار دەبیت ها؟ ئەی بابە دووبارە بە چای داخرا و لەغەی بۆ قساکەیت ها خۆ لێرە هەواڵێک لە پۆلیس و مۆلیس نییە. ئەوەش پۆلیس ها؟ ئەم پۆلیسانی بۆ لێرە هەمویان بهێنن کەس لەجێ خۆی نەجوڵێ کاتێک خۆش بەسەر دەبن هیچمان نەکردووە. ئەفسەر خێراکە هەمویان خێراکە خێرا بڕۆ سوارمەدەی قسەکەی من ڕاست دەرچوو. ئەرە وەڵڵا تۆ کە زەمانەتی ئابڕۆت کرد زەمانەتی منی کەریش بکە کەرێتم کرد ئەم پیرەمێردم هێنا بۆ ئێرە. ڕاستیەکەی بڵێ لەکوێ زان کێسە ئەیانێ بڕژێنە ئەو شوێنە ها؟ خۆ تۆ هەر لەگەڵ ئێمە بوویت. ئەگەر من لەگەڵ ئێوەدا بوو بەم ئێستا هەمومان لە نێو زیندان هابووین. پێم وایە لەبەر ئەوەی کە ئێوە لەگەڵ منن ئێستاوە ئازادن کەواتە وەکو ماڵەوە دیسان قەرزاری من بوویت. بۆچی نەتێش بچینە ماڵەوە ها؟ بابە ئاوا ئیتر ئەیان گرتم لە شەرم نەجاتت ئەبوو ئاوا ئیتر نەکەسێک هەبوو مەلەفت ئاشکرا بکات نەهاڵت خەڵەت لە کۆتاییداوە ئەرچی منەکەوە دەستی ئێوە بگرم بۆ ڕێگای ڕاست. ئێستا پێشکەوتنە نێو تاوانەوە دەستی ئێوە بگرم باشترە یان دوای ئەوەی کە تووشی تاوان بوو یاشکرات بکەم. وای کاک حاجیت خوا گوناحەکەش فی مەکە کە قۆڵ بڕا وازی لێ بێنە. ئاخرێکی ئێمە هەر نەمانزانی تۆ شاعیریت کرێکاریت یان مەلا. بوون بە مەلا چەند ئاسان مرۆڤ بوون چەند گران. ئەوە لێرە چ خەڵەتێکەکەی ها؟ وانەی زیادە کاتوت ئەمەیە ها؟ ها؟ من گیانە دەم و کارەکەم تا تۆوانەکان بخوێنی ببی بە کەسێکی باش. لێرە چ خەڵەیەکەکەیت؟ لێمەدا مەگەر من کارێکی ئاڵم کردووە ها؟ خۆت زیم نەکردووە بەیانیانە ڕۆمانەکەمە خوێن بشەوانی ژێم لێرە کارەکەم ئەوەی کە بێشەرم بکاتۆی ئەو پیاوەی کێ لە سیارەکە ئەزانێ لە ناو گەڕەکچیت بێڵێن من ێم لێرە کارەکەم تا برسی نەبی. من چی؟ من ئەگەر ئەو کارانە بکردە ئێستا باردۆخیشیانمان وا نەبوو من ئەگەر ئەو کارانە بکردە ئێستا لەنێ ئەو ماڵەیانە ئەژیایت. حامید حامید خۆیە لە خراپەی مرۆڤەکان ماپارێزی خۆیە لە خراپەی شەیتانەکان بما پارێزی خۆیە لە ڕێگای ڕاستی خۆت هەرگیز لامان نەدەی خۆی گەورە خراپی بەسەرهێنا خودای گیان پشت و پەنامان هەر بە لە کۆتاییە ئاهت دامەنی ئێمە حاجی یۆسف گرفتاری و بەڵا باجی کردداری خراپی خودی مرۆڤە خۆ من بۆ ئاهەڵکێشان لەگەڵ تۆ نەهاتوو لە بەرچینە ڕۆشتیتەوە بۆ ماڵەوە مامەوە تا بپرسمە و پیاوە چەندی پارە لە ئێوە دەوێت بۆچی دژی ئێوە سکاڵای هەیە بەتوانە بوو هەر کەسێکە پارەی هەبوو
بە دوای ئەوەیە کە بە جۆری ڕێ بۆ خۆش بکەم. چی بۆ بکەین؟ گوێمە دەرێ مامە. خێرە ئینشاءڵڵا. بۆ کوێ مامە؟ دەڕۆم بەڵکو چەند دوعایەک بکەم. بۆ کێ؟ بۆ برایەکەی ئێوە ئینشاءڵڵا خوا شیفای بدە. ئەگەر دوعات گیرا بووە ئێستا حاڵی خۆت ئاوانە ئەبوو. ئەو ئێستا لە بری دوعا پێویستی بە پارەیە. سنووقی نەخۆشخانەکە دوعا قبوڵ ناکات ها پارەیانەوێت بۆ ئەوی نەشتەگەری بۆ بکەن. هەر لەوانەی کە ئەو شەوە لە جانتاکە بردت بۆ بەردەماڵی ئەو ژنت. لەوانە ئەوانەی کە بینیت هەمووی خێری خەڵکی بوون دامان بەوەی کەوا پێویستیەتی. ئیتر شتێک نەماوەت. من ئەوە نازانم. پارەم ئەوێت زووش ئەمەوێت. ئەگەر نە ئەو ڕۆی ترم ببینیت یا بە بەردەمی مزگەوتەکە هەرچی هەیە و نیە ئێڵێم ڕوسواتەکەم. نهێنی کرێکاری شەوانت نازانم. بەڵام مەزانی ئەگەر خەڵکی بزانن شێخەکەیان سڕ و مڕی لەگەڵ ئەم و ئەو هەیە چی ئەڵێن؟ ئەسڵەن ئەم و ئەو بۆچی لەگەڵ خۆم ئەڵم چاوت لەسەر خۆم بووە. ئەمە دز و ئەوەش بەڵگە. خاوەنی ئابڕوو کەسێکی ترە ئێمە نین. یانی هەموو شتێک بەدەستیەوە. سیر کە مامە. خۆم کە قەرزارم. دایکم و ماڵم و هەموو ژیانم دەربەدەرە. براکەم لە گۆشەیە کە ئەوە گیانەیات. مەهێڵە بشکێم. حاجی مەهێڵە بشکێم. بە یارمەتیت حاڵی براکەم باشە بێتەوە ئیتر؟ ئینشاءڵڵا جارێک کوڕەکە بێهۆشە. بەڕاست ئەزیزم کاری پارەدانەکەتان هێشتا چارەسەر نەکردووها. ئەوە کە چارەسەرە باوکم چۆ پارەم پێیا بکات ئەگەڕێتەوە تا بەیانی دنیاک پارەخینە سەر حسابەکە. ئینشاءڵڵا ئارام بە ئارام بە ئەزیزم. چی بوو؟ حەمید حاڵی باشە؟ بەهۆش هاتەوە؟ ئەوە چیە کات لێرە؟ بابە گیانی خۆمان یەک دینارمان نییە. هاوڕێیانیش پارەکەیان خستە سەریەک بەڵام هیچ نەبوو. وتم هیچ نەبێت ئەلم تنگانەیە بابێت و یارمەتی تۆ بدات. من ڕۆیشتم قسەم لەگەڵ کرد. نیگەران مەبە. بە ناوی خۆمەوە قسەم لەگەڵ کرد. هەڵەتان کرد و ڕۆشتن هێناتان. بڕۆ لاوە بزانم. بۆچی هاتووی بۆ ئێرە ها؟ عەلەیکوم ئەسەلام. کێ سەلامی کرد؟ مرۆڤ کاتێک ئازیزێکی تووشی گرفتاریە بێت ئەرکی مرۆڤانە فەرمان دەرەکات کە بڕۆی تو یارمەتی بدەیت. من ئازیزی کەس نیم. بەڵام خۆ بڕیارە دوجار ببی بە ئازیزی من. بنکە چاکەکان ڕەزامەندی پێویستم بە پارەی تۆ نییە مەترسە. قەرزەکانیشت ئەیەمەوە. بڕۆ کاکێک یامەوەستە. هەر چۆنێک کە پێت خۆشە ویستم ڕوو لە بێگانە نەکەیت. با بڕۆی. دەستان خۆش بێت مادوو نەبن دەی کوڕینە. مادوو نەبی کاکە موحسین. سەلام عەلەیکم مام حاجی. بۆ ئەو هاوکاریەی کە پێم وتبوون هاتوومە خزمەتتان ئەگەر هەبێ و بکرێ. مامە ژیان خۆم نیش پێم وتیت بووی بە کرێکاری ڕۆژانە خۆ نابێ هاوکاریت بکەم. دوای ئەوەی و پارەی تۆ ئەتەوێ هیچ 6 مانگی ترە. ئەتەوێ پارەی 6 مانگ پێشەشی وەرگری. خۆ من بۆ خۆم نییە ئەوە بۆ مسلمانێکە کەوا گرفتار بووە. ئێوەش لە خێرەکەی هاوبەشن ئینشاءڵڵا. خوا لە باوکت خۆش بێت تۆ خۆت یەکێکت پێویستە کە فریای خۆت بکەوێ. مەگەر نەتبیستوە دەڵێن سرایەک بۆ ماڵ ڕەوا بێ بۆ مزگەوت حرامە ها؟
دەی مادام وا دیارە دەبێ ئەوەشت بیست بێ ئابڕووی موسڵمان لە مزگەوت بەرزترە. خوای گیان پشت و پەنام بە تۆ. زۆر باش وەڵام ێستا سیرکە سیرکە مام حاجی دەتۆ وەرە پارەکەی خۆت وەرگرە جارێ. هەی بابا سلام علیکم سەرکەوتوو بی ئای سەلامەت بی خوابتان پارێزێ. بسم الله خوای گیان هانا بۆ تۆ دێنم. مامە میرزا گیان گەیشتمە خزمەتت بۆ ئەو دیاریانەی کە پیاو چاکان هەمیشە پێداگیریان دەکرد بیدان بە بەندەی بیدەن بە تۆ و تۆش قبوڵت ناکرد. باڵێ دەی ئێستاش لە ئێمە پێداگیری و لە ئێوە ئینکاری. نەخێر ئەم جاریان ئینکاری لە ئارادا نییە قبوڵی دەکەم پێویستە. وەڵا تۆ لەو ئەمانەتەی پیاوچاکان کە لێرەیە زۆر زیاترت شایانە کاک حاجی. زۆر سپاسان دەکەم. ئێمە تەنها بووین بە ئەمانەت پارێز فەرموون. فەرموو. ئەگەر کێشەیەک نەبێت هەموو ئەمانەتیەکان لە ساڵانی ڕابردووە تا ئێستان پێویست بوو ئەگەر بکرێ تکایە ببورن. فەرموو. ئەوە بۆ کارێکی خێر پێویستم بوو. وا دیارە کارە خێرەکەتان زۆر زۆر خێرە. خوا بکات کە هەمومان لەم کارە خێرە دابین. خێر بێگومان بۆ هەمووان هەر خێرە جیاوازیەکی نییە. زۆر سپاس گوزارتانم خودە حافیز. خۆی گەورە خوا خێرت بنووسێت. تکا دەکەم تکا خوات لەگەڵ بێت. یا ئەڵڵاه خوای گیان پشت و پەنام هەر بە تۆیە بمان پارێزی. چییە زۆر تێکشکاوی کاک شەریف؟ خەریکە نیگەرانە بم مامە میرزا. ماوەیە کە خەریکم بیرەکەمەوە حاجیەکەمان حاجی جاران نییە. ئەتەوێت چی بڵێت پیاوی ئیماندار؟ باشە بەڕای تۆ لە نورانی کاک حاجی کەم نەبووتەوە؟ حاجی کەمێک بێنور نەبووە؟ مەگەر تۆ نور پێوت هەیە؟ جارێ خوارد لەگەڵ. سەلام خاتون مرۆڤ کە گرفتارە بێت ئاسمان و زەوی بۆیە بارێت خۆگەر خەڵکی شتێ بکەن خراپ بەکاری هێن گورگ لەم کۆمەڵگایە زۆرە هەرکە زانیان کەسێک خۆری نەبینیوە خۆیان داما و زەلیل نیشانە دەن و نواند نەکەن بۆی بتوان دڵی بەدەستبێنن بۆ مرۆڤانە هەڵمە خەڵەتێ کە بیانەوێ لەناو هەرجر و بەرگێکدا بنابن ئەگەر پەیامەکەمت پێگەشت من لە نووسینگەم ئالوودای مەخە چی تەوێت کەی جوان بۆم نا بۆ واخم دای گرتووی دایکی من خۆ دزی نەکردووە بە ناخێری ڕۆژ تۆ کار بکات پیاوی ماڵەکە ئەگەر باوکم لێرە بوایە ئەگەر سەروەت و سامانمان هەبوایە ئەگەر ماچاند و هیچیشی لێ سەوز نەبوو خۆت بینیت دوێنێ شەو تا بەرەبیان خەریک بووی دوعاتە کرد چی بوو خوای گەورە هیچ کارێکی بۆ حامید نەکرد هەر لەبەر ئەمەی خەریک مەچمە بەردەمی جەهەنەم چونکە ڕەنگە بەم جۆرە بتوانم گیانی بەندەیەکی خوا ڕزگار بکەم ڕزگار نا بیکڕم سیر کەدایە وای دانێ ئەمە پیلانی دنیاە کە کاتێک خوا دروستی کرد بە 4 بزمار داوێتی لە دیوارەکە باشە ئەوانەی کە ئەیبینی پارەی بە یەکێکیان یا vێلای بە یەکێکیان یا خان و کەشتیدا بە یەکێکی تر بەڵام جێگای ئێمە ڕێک لە ژێر ئەم بزمار هەیە کە خوانە ئێمە ئەبینێت نەدەنگمانە بیستێت هەر لەبەر ئەوەیە ئەڵێن هەرچی بەردە بۆ قاچی شەلە
یا ئەڵڵا سەلام عەلەیکۆم کچم تۆ ئێرەت لەکوێ دۆزیەوە؟ خوای گەورە ئاگای لە حاڵی هەموو خەڵکیە تەنانە دەوانەشی کە لە ژێر بزماری نەخشەی دنیادا دەژین. گوێ لە قسەی من خۆشەگریت؟ دەی دیارە تێگەیشتویت ئێستا بۆ کوێڕۆم هاتووی ئاشکرام کەیتنا نەخێر کچەکەم خۆمە پێشتریش ئەوان پێوتە بووی کە من هاتووم دەستت بگرم نەوەکو قۆڵت لە ئابڕوت نەترسایوە هاتوویتە بەردە ماڵی بە قسەی خەڵکی کچێکی ناوزراو ئەویش بەم جلانەوە. ئەگەر درەنگ بە هاتمایە و تۆ ڕۆشتبی ئەوە نەم دەتوانی وەڵامی خاوەنی ئەم زلە بدەمەوە کە بۆچی کارێکم بۆ تۆ نەکردووە. تۆ ئێستا سەیرێکی دەوروبەرت بکە بڕوانە چۆن خەریکن سەیرمانەکەن خوا بە هاوارت بگات دیار نییە خەریکن لە ناو دڵیانە چ ڕاپۆرتێکە بۆ دروستەکەن. نیگەرانیەوە مەبە خوای گەورە هەرگیز ڕاپۆرتێک ناخوێنێتەوە کەوە خەڵکی دەینووسن. خۆی چاوی هەیە زمانە مڵاڵ ڕواڵەت بینیش نییە هەمیشە بیر لەوە دەکەینەوە ئاخۆ خەڵکی چی دەڵێن هیچ کات ناڵێن خوای گەورە چی دەڵێ شایانی ئێوەی نییە. خۆتۆ خۆت هیچت نییە لە دارەی دنیا نەکا سنۆقی مزگەوتت بەڕێ بێت. ناخێر حەڵاڵێ حەڵاڵە ئەمە دیاری خوای گەورەیە بۆ ئەو بەندەی کەوا پێویستی پێێتی تاوا بیر نەکاتەوە خوای گەورە ئەوی لەبیر کردووە. بابە ڕۆبن هۆت کاری من لەو قسانە تێپەڕیوە ئەم پارە برینەکانی براکەمی پێچاک بکەمەوە یان قەرزەکانی باوکمی پێبەوە بابەتی قەرز و شتەکانی پێڕاپەڕێنە کاری براکەشت تەنیا بەدەستی خودای گەورە چارەسەر دەبێ. من و خەڵکی دوامان کردووە و ئێوەش دوعا بکەن ئەگەر ڕۆیشتی بۆ نەخۆشخانە بینیت کە خوای گەورە شیفای ئەوی داوە ئیتر جارێکی تر ڕوبەڕووی خوا مەوەستەوە و لێی نزیک بەوە. سێریکە کاکە شەریف لە ناوەڕاستی کۆڵانەکە ئەی لا إله إلا الله. مەگەر بڕیار نەبوو بیت بۆ کۆمپانیا چێ ڕۆیشتی کوێ یەکێکی ترت بڕی ڕۆژێک جلەکانی کاک حاجیە شۆی ڕۆژێک پارەی خێر و سەدەقەی لە یاسەنیت بە دونیگای فێڵاوی دڵی ئەو پیرەمێردت بردووە بۆ نونەبوونی خۆی پێدایت. مەگەر من چیم بوو ئەی بێویژدان گوێ بگرە کچێ ئەگەر مەنزەڵێک بۆ من نێتە کۆڵ ئەمەوێ سەری سەگ لەو مەنزەڵایە بێ ئێستا کاوای لێ هات ئێمە نە خەڵکی بێڕەوشتمانەوێت نەکرێکی ناوزراو هەر ئەمڕۆ ئەو ماڵە جێهێڵن و ملکانەشکێنن. چارە نووسی ئەو پیرەمێردە ئاشقاش خۆم یەکلایی یەکەمەوە
بە گەڕەکە بڵاوی کەرەوە خێریشمانەگات بەڕۆ سەلام عەلەیکوم کوڕم چاوەڕوانی منی لەبەرچی نەچووی بۆ مزگەوت سەلام حاجی هاتوومەتە خزمەتان بۆ خوا حەفیزی خێرە ئینشاءڵڵا چی ڕوویدا خێر نییە حاجی خێر نییە حاڵم خراپە چی بووە ئێمە خەریکە بۆ کۆڕۆین پێشنیاریەوەکەمیەوە نەچن بۆ مزگەوت لەبەر چیە؟ ئیتر من و هاوشێوەکانی وەکو من لەم گەڕەکە ناتوانن سەریش بەرزکەنەوە ڤیدیۆی تۆ ئەو ژنە ئەستەغفر الله آخر مامۆستای ئێمە گەورەی ئێمە ڕێنیشاندەری ئێمە مامۆستای ڕەوشتی ئێمە کۆتای عاقیبەتیە بێتە آخر و عاقیبەتی پێشەوانی ئاین ببێتە ڕسوایی لا إله إلا الله حاجی من ئیتر ئەگەڕێمەوە بۆ شارەکەمان واتە ناتوانم وانە بخوێنم من دین و باوەڕم لە تۆ وەرگرتووە حاجی خەریکە دنیا بەسەر ماوێرانە بێت کێشی ئێوە هەر لەوەدایەکە دین و باوەڕتان لە منەوە وەرگرتووە ئازیزم دین و باوەڕ دەبێت لە سەرچاوەکەیەوە وەربگیرێ نەک لە بەندەی خواوە ئێوە بەردەوامی بۆوانەکەی خۆتان بدەن گیانەکەم ئەگەر منیش هەڵەیەکم هەیە ئەوە مەیخە ئەستۆی ڕێبازەکەم ئیسلام لە ذاتی خۆیدا نیەتی عیبێک یان هەر عیبێک هەیە ئەوە لە ئێمەی موسڵمانەوەیە سلام عليكم سلام عليكم كاك أسد الله سلامك تعاليكيك السلام عليكم السلام عليكم السلام عليكم السلام عليكم السلام عليكم سرم سپید السلام عليكم نیشانه پیری دیاری دالرون برو خلوتم ابن برو خلوتی پیری آی وای آی لا 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 السلام عليكم يا الله السلام عليكم السلام عليكم السلام عليكم السلام عليكم خوای گەورە لێمان خۆش بە ماما میرزا سلام عليكم عليكم السلام شلوني حالت باشا باشا خوایە زۆر شکرم زۆر سپاس بۆ تۆ خوایە تۆ ناتەوێ بزانیت کە بۆچی خەڵکی ئێرە حەز ناکەن لە دوای تۆ نوێژ بکەن بۆچی تر کەس بە تۆ ڕازی نییە هەرچیەک بووە بیر لەوە دەکەینەوە بارەکەمان سووکتر بووە نەخێر ڕسوایی سووکی بار نییە حاجی سووکی باوەڕە کە خەریکە بە باڕوات کاتێک تۆ پارە و سەدەقەی خەڵکی هەڵەگریت و ئەڕۆ ئەیدەیت بە کەسێکی ناوزڕا و بێئابرۆ کەسی هێشتا ئەتەوێ خەڵکی لە دوای تۆ نوێژ بکەن ئەو کچە وردە گوناهی هەیە بەڵام بێڕەوش نییە تۆ بەم کارانێکە کردت پۆشاکی دینت بێ حورمەت کرد عەباکەی بەرد و مێزەرەکەی سەرت دانێ بۆ ئەوەی کە ئەهلی دین و دیانەتە دایکەنە و بیخەراولە پەیامی ئێمە ڕزگارکردنی خەڵکییە نەک پاراستنی خۆمان کوا و دەستماچکردنانە کوا و ڕێزەی لە تۆ ئەگیرە
کووە ها؟ لە کێوی پیا و چاکان ڕێگایان بە ئێمە نەدا. گەر تۆ قبوڵی ناکەی بیگۆڕە. ئای بابا، ئای بابا. فیلمی هەندی و ئێرانی ڕسوایی پەلەکە دڵی بەستوو پەلەکە لێک جیابوونەوە خێراکە ئەگەر بیبینن سەدەی بن پەلە بکەن ڕسوایی دڵی بەستوو لێک جیابووەوە خێراکەن ڕسوایی حاجی و لەگەڵ ئەفسانە خێراکەن تەواو بوو پەلە بکەن. تەسویری خۆتە کڕی؟ إذا فسد العالم فسد العالم. ئەگەر زانایەک بێڕەوشت بوو دنیا بێڕەوشتەکە. من حەقم بە ئەهلی مزگەوتەوە نییە. ئەوەی حەقم بەسەریەوەیە ئێوەی کاسبن، ئێوەی ئەهلی گەڕاک، ئەهلی مزگەوت. ئەگەرانەوێت لە پشتی ئەو نوێژ بکەن یان نانەوێت نوێژ بکەن پەیوەندی بە منەوە نییە. حاجی یوسف بەڕای ئێمە لە دەست دەرچوو. ئێمە ئەبێ لە بیری جگەر گۆشەکانی خۆمان دابین بۆ ئەوەی ئەوانش لە ڕێ لانەدەن. لەسەر ئێمە پێویستە ڕەجی بێڕەوشتی لە ناو ئەم گەڕەکەیە بە تەواوەتی وشکەین. ئێستا جوڵین بەرەو لای ماڵەکەی تا ئەم بێڕەوشتە دەربکەین و لەم گەڕەکەیە بڕوە. لەعنەت لە شەیتان، نەفرەت لە شەیتان، نەفرەت لە شەیتان، نەفرەت لە شەیتان. کاکێڵە با بجوڵێن بکەوینە ڕێڵە. یاڵە با بڕۆی، با بڕۆی بەربارانیان کرد. نەفرەت لە شەیتان، نەفرەت لە شەیتان، ڕسوایکان، ڕسوایکان، نەفرەت لە شەیتان، نەفرەت لە شەیتان، نەفرەت لە شەیتان. ئەفی ئەوە چی بوو؟ هەموو گەڕەکەکە هاتوونەتە حەوشەکەوە. مەگەر تۆ چیت کردووە کچم؟ هەموو خەڵکی گەڕەک هاتوونەوەیانەوێ ئێرە وێران بکەن. ئێستا چی بکەین؟ نەفرەت لە شەیتان، نەفرەت لە کاری بێڕەوشتی، نەفرەت لەو کەسەی ئابڕووی خەڵکیە بات. ڕسوایکان. کاکە شەریف فەرموو، فەرموو وەرێرە. خانمان و پیاوان فەرمون وەرنە ژوورەوە. موڵچی خۆمە حەڵاڵە فەرمون وەرنە ژوورەوە. ئەوانە نەڕۆیشتن بۆ حاج باش گوێ بگرن. لەمە کە شوێنێک هەیە بە ناوی ڕەمی جەمەرە کە لەوێ بەردەگرنە شەیتان لە هەموو شوێنێ هەیە. هەر کەسێک کە بێ ڕەوشتی و بێ ئەخلاقی ئەنجامەدات یان ئەو کەسێک کە خەڵکی لەسەر دینی خودا لە ئادات شەیتانە. نەفرەت لە شەیتان، نەفرەت لە شەیتان، نەفرەت لە شەیتان، نەفرەت لە شەیتان. ئێرە موڵچی منە، منیش ئەم موڵکەی خۆم بە ژنی بێ ڕەوشت و بێ ئابرۆ بەکرێ نادەم. خودداژە لەسەر ئەو کارێک کردومە لێم خۆش بە. ئەم ژنە بێ ڕەوشتە بە مەکر و نازەکەی بەکارە ناشیرنەکانی خواهیچم نەکردووە. جادووی لەو پیاوە ئاینیە کرد کە چەندین ساڵە خزمەتەکە. ئەمانە لە وەسوەسەکانی شەیتانن. الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. كنا نفرد للشيطان، نفرد للشيطان، نفرد للشيطان، نفرد للشيطان. من ئەم شەو داواکاریەکم لێوە هەیە هەمووتان بەرد هەڵگرن و ئەم ماڵە بێڕەوشتە بەسەر بێڕەوشتەکاندا وێران بکەن. بەرد هەڵەیان چەند کەس لە ئێوە کە ئێستا خەریکن بەردم پێوە ئەنێن. ئەگەر خواستی دیەکانتان پیشان بات ئەبووە ئێستا لە شوێنی من بەرد بە ئێوە بکەوتایە. تۆ چەند جار دەستی خۆتە بەڕیکاتە بەلاچەو سەری ناموسی خەڵکی تەکرد ها؟ تۆ جەعفەر لەبیرت چووە؟ ئێستا تۆی بەرزی بۆ من بوویتە داواکار؟ تۆ هی مامە تۆ بەڵام ئەو کەسی کە منتان خستە دوای تەنیا پیاوی ئەم ناوە بوو کە سفرەی تاوانی بۆ ڕاخراو تاوانی نەکرد. لە ناو گەڕەک و مزگەوتە هەر چەنە پێتانە هەڵیانیوە شەو هەر لەم بازاڕەیە باری ئەم خەڵکەی بە کۆڵەکێشە هەتا خۆی بشکێنێت. بەڵام منی کەروان بیر کردەوە کە خۆی کردو بەمە لە هەتا قۆڵتان ببڕێت برسێتیە چێژێت. بەڵام دەست بە ئەو پارەی کە پێی ئەو سەر فترەوزەکان نابێت. ئەخجان دۆزیمەوە بچکۆن سەلام.
خوشکەکەت لە ماڵە؟ خوشکی چی؟ من خوشکم نییە. ئەوە دایکمە. بڕۆ بانگی بکە بزانم. دایە؟ دایکە! خانمێکی جوان هاتووە، ئیشی بە تۆیە. سەلام. عەلەیکە سەلام. کاک حاجیەکەتان لە ماڵە؟ کام کاک حاجی؟ گوێی پێمەیە مامە، ڕوڕەشم مەکە. چون بۆ ئەو ماڵی تری لەوێ نەبوو دەی لێرە ئیتر. بڕۆ بانگی بکە، بڕۆ. تۆ بڕۆ بۆ لای باوکت. خانم لێ تێناگەم چیاڵێ. بڕۆ بانگی بکە ئەگەر نە ئابڕوو بە تۆش و حاجیشەوە ناهێڵم. خانم ئێمە ئابڕوومان هەیە، من مێردم هەیە. هەر بەو مێردەت بڵێ بێتە بەردەم دەرگا. خانم تۆ خوا مێردەکەم ناتوانێت بێتە دەرەوە. خۆ من نەتوانم بێمە ژوورەوە. ناچۆ بڕۆ لاوە. وای وای بڕۆ لاوە. ئێستا ئیتر دەنگت بێنە خوارەوە. وەرە ئەوەش مێردەکەم، ئەوانەش دراوسێکانن. مێردەکەم ناتوانێ بڕوە. چەند ساڵە لەسەر ئەو عارەبانەیە. سێری بکە، تەنانەت ناتوانێ قسەش بکات. سەلامی ئەفی بە کاک حاجی بگەێنە. خانم توخوا کاک حاجی پیاوێکی ئابڕوودارە، گومانی خراپی لێ مەکە. خۆت باردوخی ئێمەت بینی. خانم توخوا هاتم بۆ مزگەوت لە پێش چاویدانە دانەتان ڕسوای دنیای بکەم، بەڵام بینیم ئەوەی کە ڕسوایە منم. من ئەو پاری فیدیۆ مینبەرەکەی خەرجی منی ناوزڕاو کرد، بەڵام نەیهێش دەست ئارەزی هەنێک لەو ناپیاوانە بکەوم. خانم توخوا لێت ئەپاڕێمەوە، ئابڕوومان مەبە. حاجی ئەو مرۆڤە بە دوعا و هەناسەکەی شیفای برا نەخۆشەکەی منی لەو سەرەوە وەرگرت. ئەڵەت ئەم پیاوە کە تۆمەتی بۆ دروستەکەی لەو سەری سەرۆ لە ئاسمانەکان قسەکانی زیاترە ڕواهەت تا لەم خوارەوە لەلای ئێوە جەماعەت. ئەو پیاوە وەکو باران وایە کە کاتێکە بارێت بۆ منی دڕک و ئەو داروشتانی تر هیچ جیاوازێکی نییە. لێم بدە ئەبێت ئاوێنێکی وا بشکێنرێت تا هیچ نیشان نەیەت. بەڵام سوێن بەخوایەتی خوا ئەگەر بشکێم و ببمە 1000 پارچە دیسانەوە لە هەر پارچێکم تەنیا خۆمان ڕسواکەم. لێم بەن چاوەڕوانی چین ها؟ لێم بەن. ڕۆژێکیان شێخێک بە ژنێکی بێڕەوشتی وت هەر تاوە و بەداوی یەکێکەوە بەستراویت. ژنەکە وتی هەر چۆنێک ئەیڵێیت وام، بەڵام تۆش بەو شێوەیەیت کە خۆت پیشانە دەیت. زەیدی بزن فاحش گفتار مستی هر لحظه به دام دگری پابستی گفتا زیدان هر آنچه گویی هستم، اما تو چنان که می نمایی هستی.
زاهد از کوچه رندان به سلامت بگذر 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 تا خرابت نکند صحبت بدنامی چند. زاهد ظاهر پرست از حال ما آگاهیست، در حق ما هرچه گوید جای هیچ اکراه نیست. آمدم کتاب خود گوش کشان کشانمت، بی دل و بی خود کنمت، در دل و جان نشانمت. آمدم کتاب خود گوش کشان کشانمت.